بەڕێزان ئەو کاتتان باش خۆشحاڵین دووبارە بێتان دەگەینەوە لە ڕۆژی دووەمی خولی تایبەتی ئۆنلاین دەربارەی ڕێبەری توێژینەوەیان ڕێبەرێک بۆ توێژینەوە لە بواری زمانەوانی کارەچی یان زۆر جار بە تیسۆڵ یان تەفڵ یان TESL Teaching English as a Second Language یان ELT ناو دەبرێ لەگەڵ پرۆفسۆری یاریدەدەر کاک دکتۆر زانا لە زانکۆی سلێمانی ڕۆژی یەکەم دوێنێ شەو بوو کە باسی چەند تەوەرێکی گرنگ کرا جگە لە پێناسە و گرنگی توێژینەوە و لەگەڵ تایبەتمەندیەکانی توێژینەوە لە بواری زمانەوانی کارەچی Applied Linguistics چەند استراتیجێتێک باش کرا هەم لە دەربارەی چۆنیتی هەڵبژاردن و داڕشتنی تۆپیک و ناونیشان هەروەها ئەو تایبەتمەندیانەی کە پێویستە فراهەم بن لە تایتڵێکی گونجاو بە تایبەتی لەو بوارە هەروەها بە نمونە باسی کرد کە خاڵەکان و تایبەتمەندیەکان دەبێت چی بن دوایی باس لە پرسیارەکانی توێژینەوە کرا باس لە گریمانە و هایپۆتسیسی توێژینەوە کە چۆن هایپۆتسیس وەکو وەڵامێکی کاتیە بۆ ئەو پرسیارانەی کە هەتا لەگەڵ جۆرەکانی هایپۆتسیس کە هایپۆتسیسی ئاسایی و دواییش نەڵ هایپۆتسیسی باس کرد مێتۆدۆلۆژیش باس کرا کە چەند مێتۆدۆلۆژیەک هەیە چەند شێوازێک هەیە جۆرەکانی توێژینەوە باس کرا ئەمڕۆژ بەسپاسەوە کاک دکتۆر زانا لەگەڵمانە هەوڵ دەدەین ئەو بەشەی کە ماوە بە تایبەت باس لە پۆپولیشن و سامپلینگ باس لە ئەنالیسیس دیسکشن و لەگەڵ دەرەنجام و کۆنکلوژن لە کۆتایی باز دەکا هەروەکو پێشترش گوتمان هەوڵ دەدەین پرسیارەکان قسەکانی خۆی تەواو بکە کاک دکتۆر زانا دوای پرسیارەکان هەر بە سێ شێوە وەردەگرین ئەو چاڵاکێش تۆمار دەکرێت وەکو ئەوەی دوێنێ گوتمان و بەڕاستەوخۆش لە فەیسبوکی ئەکادیمیا ئێستا دەگوازرێتەوە پاشەوەی تەواو بوو پرسیارەکان دەکرێت لە ئەوانەی بە فەیسبوک لەگەڵمانن لە کۆمنت بنووسن برادران بۆمان دەگوازنەوە یان دەتوانن لە چات بۆکسەکە بینوسن لە خوارەوە یان دەکرێت دەستان بەرزکەنەوە بۆ ئەوەی لە کاتی خۆیدا پرسیارەکانتان ئاڕاستی دکتۆر زانا بکەن و دەرگای گفتوگۆ لە کۆتایی دەکەینەوە بەڕای من سوود لە کاتەکە وەربگرین وەکو پێشترش گوتمان ئەکادمیای مێگاماین لە سێ تەوەر کار دەکات تەوەری پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاری بەڵام هەوڵ دەدەین چاڵاکیەکانمان پەیوەست بن بەو بابەتانەی کە ڕەنگە لەگەڵ کاتەکە بگونجێ ئێستا بەڕای ئێمە کاتی ئەوە بوو ئێمە لەسەر توێژینەوە کار بکەین چونکە زۆری لە قوتابیانی ماستەر کۆرساتیان تەواو کردووە ئێستا خەریکی هەڵبژاردننی سەرپەرشتیار و یان دۆزینەوەی بگەڕانن بە دوای ناونیشانی گونجاو بۆیە پێمان وا بوو ئێستا کاتێکی گونجاوە بۆ ئەو وێبینارە بە سوپاسەوە کاک دکتۆر زانا ئامادەی دەربڕی کە لە 2 ڕۆژدا ئەو بابەتە باز بکە بۆ ئێوەی بەڕێز و دڵنیاشتان دەکەینەوە کە ئێمە بەردەوام دەبین لە چاڵاکیەکانمان خاڵێکی گرنگ هەیە گوتمان دوێنێش باسمان کرد کە مەسەلەی توێژینەوە وەکو هەر بابەتێکی تر زۆر شتی هاوبەشەیە لە نێو توێژینەوە لە هەموو بوارەکاندا بەڵام هەر بواری و پسپۆڕی و بابەتێکیش ڕەنگە تایبەتمەندی خۆی هەبێ ئێمە عینوانی سەرەکیمان ڕێبەرێک بۆ توێژینەوەیە بەڵام هەرجارەی ڕەنگە باز لە بوارێک بکەین بۆ ئەمجارە باسی Applied Linguistics کرا ڕەنگە بۆ چەند هەفتەی داهاتوو بیر لە پسپۆڕەکانی تریش بکەینەوە توێژینەوە ئەگەر لە پسپۆڕێکی زانستی بێت چۆنە توێژینەوە ئەگەر لە پسپۆڕێکی کۆمەڵایەتی بێت چۆنە توێژینەوە ئەگەر لە پسپۆڕی مرۆڤایەتی بێت چۆنە هەوڵ دەدەین بە زنجیرەیەک کۆرسی ئۆنلاین خولی ئۆنلاینی کورتخایەنی 2 ڕۆژی 6 ساعتی 3 ساعتی بە گوێرەی گونجاوی ئەو تەوەرانە بخەینە بەردەستی ئەوەی بەڕێز هەروەها بۆ ئەوانەی کە نەیانتوانیوە ڕۆژی پێشوو لەگەڵمان بن ئێمە تۆمارەکەمان ئامادە کردووە ئەم شەویش تۆمارەکە ئامادە دەکەین ئەگەر پێویستی بە مۆنتاژێکی کەم هەبێت دەکەن برادرانی ئەکادمیە ئەگەر نا دوای تەواوبوونی وێبینارەکان لە نامەیەکی تایبەت بە ڕوخسەتی کاک دکتۆر زانا ڕەنگە دوای سلایدەکانیشی داوا لێ بکەین بۆمان بنێرێت تاکو لەگەڵ لینکی تۆمارەکانیش بەنامەیەکی تایبەت لە گروپەکانی دابنێن بۆ ئێوە بەڕێزی
بنێرین یان ئەم شەو یان بەیانەکەی هەوڵ دەدەین تا پێش نیوەڕۆ ئەو کارانە تەواو بکەین تاکو بتوانی ئەگەر لە کاتی پێویست ویستت بگەڕێەوە سەر بەشێک لە بەشەکانی توێژینەوە ئەو دەرفەتت هەبێ ویان ئەگەر برادێکت پێویستی پێبوو نەیتوانی ئاگادار نەبوو تۆ بتانی بەشی بکەی لەگەڵی بۆی بنێری. بەڕێزان ئەگەر مایکەکانتان بێدەنگ بکەن زۆر باش دەبێ ئەگەر کەسێک پرسیاری هەبوو یان دەتوانێت لای خۆی تۆماری بکات یان لە چاتەکە بینوسێ ئێمە هەوڵ دەدەین پرسیارەکان وەربگرین دوای ئاراستەی کاک دکتۆر زانای بکەین. ئێستا 90 بەشدار بوو لەسەر خەتە لەگەڵمان ئەکیدم ئەوانی تریش ڕەنگە کێشیان هەبێ یان دێن بەڵام ئێمە لە کاتی خۆمان دەست پێ دەکەین. کاک دکتۆر زانا جەنابەت ئەگەر ئامادەی دەتوانی دەست پێ بکەی ئێستا مایکەکە بکەوە و ناوی خۆی لێ بێت. ئێستا ساعت 9:07 دقیقە. ئەم کاتان باش کاکتۆرگیان گوێت لەدەمەوە؟ بەڵێ دەنگت زۆر وازەحە دکتۆر زانا. زۆر سپاس کاکتۆرگیان کاکتۆریم دات بۆ دەرفەتە زۆر سپاس بۆ ئەکادیمیای مێگامایند بۆ جێدەستان دیارە بەڕاستی دەستان خۆش بێ. وەک بەڕێزان ئاگادارن دوێنێ شەو ئێمە دەستمان کرد بە ئەو باسکردنی توێژینەوە لە بواری زمانەوانی کارەکی. ئەمڕۆ درێژە بەو باسان ئەدەین بەڵام چینە زیاتر وردەکاری چۆن سامپلین ئەکرێت چۆن داتا ئەنەلایز ئەکرێت چۆن کۆمەڵێک وردەکاری و تەپاسیل باسەکەین کە هیوادارم ببێ بە بڵێن سەرچاوەیەکی بەسوود بۆ ئەو بەڕێزانە و لێرەوەی تر توان خۆیان زیاتر پەرە بە توانەکانی خۆیان بن. من ئەگەر ئیزن هەبێت هینەکە شێر بکەم سلایدەکان. کاکتۆرگیان سلایدەکان دیارە ئێستا؟ بەڵێ کاکتۆر زانە سلایدەکان زۆر سپاس. ئەگەر ئێستا فول سکرین. زۆر سپاس کاکتۆرگیان. ئەمڕۆ باسی پۆپولیشن و سامپلینەکەین دانیشتوان و نمونە وەرگرتن لە توێژینەوەی زمانەوانی کارێکی بۆ کاکتۆر باسی کرد ئەکرێت بڵین لە توێژینەوەکانی تریش هاوبەشی زۆر هەبێ بەڵام ئێمە زیاتر تەرکیزەکەین لەسەر زمانەوانی کارێکی. یەکێکی تر لەو شتانەی کە باسێکەین خاڵێکی جەوهەری داتا کۆلێکشن چۆن داتا کۆکرێتەوە چۆن شیکار ئەکرێت لە بواری زمانەوانی کارێکیەکە وەک دوێنێ باسمان کرد تا ڕادەیەک بڵین بابەتێکی نوێیە بۆ توێژینەوە بەراورد بە اختصاسەکانی تر چۆن دەرئەنجامگیری ئەکرێ و هەروەها لێکەوتەی لەسەر تیچین لەسەر وانەوتنەوە چی ئەم سێ خاڵە سەرەکیە بەڵام بە تەفاسی لە چینە ناو وردەکاریەوە. کاکتۆرگیان دواییش دەتوانین سلایدەکان بنێرین بە تاکید ئیسفادەی لێ بکەین. ئێمە هەدەفمان تەنها بڵین سوودگەیاندنە بە تاکید دەتوانن شەریکەن لەگەڵ بەڕێزان. بۆی دەست پێ بکەین یەکەم جار بزانین پۆپولیشن چییە؟ پۆپولیشن چیە؟ مەبەستمان چیە لە پۆپولیشن لە ڕیسەرچە بڵین دانیشتوان پۆپولیشن ئێمە باسی کۆمپلیت گروپەکەین گروپێک لە خەڵک لە کەسەکرێ یان لە کلاسێک لە شتێک بێ بۆ نونە وەکو مەتریال بێ وەکو هەر بابەتێکی تر بێ بەڵام باسی کۆمپلیت گروپەکەین کە ئێمە بتوانین زانیاری لێوە وەربگرین ینی سەرچاوی زانیاری بێ بۆ نمونە مامۆستا لەم اختصاسی ئێمە مامۆستا و خوێندکار و قوتابی هەردووکیان وەکو پۆپولیشن سەرەکرێن وەکو ژماری وەڵام وەکو دانیشتوان سەیرەکرێن لە توێژینەوەیە. بەڵام ئێمە کەینە سەر توێژینەوە بەڕێزان کەینە سەر توێژینەوە ئەبێ ئاگامان لەوە بێ کە ناکرێت ئێمە هەموو خەڵک ئەو خەڵکی کە ئێمە بڵین توێژینەوەی لەسەرەکەی وەک مامۆستا وەک فێرخواست هەمویان وەربگرین چونکە بەڕاستی شتێکی لۆجیکلی و لۆجیستیکلی زۆر ناواقعی و ناپراکتیکەڵ دەرەچێ کاتی زۆر ئەوێ ینی کاتی توێژەری زۆر ئەبا لەبەرەوە دایمەن توێژەران چیەکەن زۆربەی توێژەران چیەکەن سامپڵ وەرەگرن نمونەیەک وەرەگرن لە تارگێتد پۆپولیشن کەواتە ئەم خاڵە زۆر گرنگە کە بەڕێزان سامپڵ لە پۆپولیشن وەرەگیرە. پۆپولیشن دایمەن واید ڕێنج ئەو هینە فراوانەیە کە ئەو بڵین پوڵە فراوانەیە کە تۆ خەڵکی لێوەرەگری کەسی لێوەرەگری نمونەی لێوەرەگری سامپڵەکان ئەوانن کە لە پۆپولیشن دەرەکرێن. لەبەرەوە لە ئێستا ئێمە زیاتر چینە ناو سامپلین و بزان سامپلین چیە
بەڵام ئاگامان لەوە بێت کە هیچ توێژینەوەیەک نییە زەحمەتە ینی هەر بوارێکا بێت کە بتوانێت هەموو پۆپولیشن هەموو دانیشتوان وەرگێت لە هەر بوارێکا کە بێوێت ئینڤستیگەشنی لەسەر بکات. سامپلین چیە بەڕێزان؟ سامپلین گروپێکە کە تۆ هەڵێ بژێریت لەناو ئەو خەڵکەی کە تۆ ئەتەوێ توێژینەوەی لەسەرکردن نێوان مامۆستایانە قوتابیانە زانیاریان لەسەر کۆکەیتەوە. ئەم گروپە پیانەوترێ سامپڵ پیانەوترێ نمونە چەند شێوازێکی هەیە لە توێژینەوەیە زۆر گرنگە لە ناو توێژینەوەی بەرەزان سێکشنێکی بچووک هەبێت تر پەرەگرافێک دوو پەرەگراف پیجێک ئەگەر پێویستی کرد ئیشارەت بکرێت کە ئەم سامپڵینە چۆن کراوە چۆنە و چۆن کراوە لەبەرەوە یەکێک لەو شتانەی کە خوێنەر چاوەڕێیەکە لە توێژینەوەی زمانی کارێکیە زمانەوانی کارێکیە بیبینێت ئەوەیە کە ئەو نمونەیە و سامپڵە چۆن وەرگیراوە ئەکرێت چەند جۆرێکی هەبێت لە بواری ئەپلاید ریسەرچ ئەوانی کە کارەکین یەکێک لەو شێوازانەی سامپڵین پێوتە ڕاندەم سامپڵێن ڕاندەم عشوائیە شتێکی عشوائیمە بەسمان چیە لێرە بەڕێزان ئەوەیە کە ئەندامەکانی گروپەکە هەموو گروپەکەی کە باسەکەین هەموو پۆپولیشنەکە هەمان چانسیان هەبێ بۆ بەشداریکردن هەمان چانسیانی تۆ هیچ کرایتیریایەکە دانەناوە بۆی کە گروپێک هەڵبژێری و ئەفزەلەتی بێ بەسەر گروپێکی ترا یان شخصێک هەڵبژێری و ئەفزەلەتی بێ بەسەر شخصێکی ترا لەبەرەوە هەریکێک لەمانە لەم گروپە لەم ڕەندەم سامپڵینە ئیندیپندنتە ینی سربەخۆیە لە ئەوەی بەرامبەری ئەم جۆرە پێوتری عشوایی تۆ کلاسێکت هەیە لەناو کلاسەکەیە 5 خوێندکار هەڵبژێری وەکو نمونە ڕەندەم سامپڵین عشوایی فلانە کەس بەبێ ئەوەی کە هیچ کرایتیریایەکت هەبێ بڵێ لەسەر ئەساسی چی لەسەر ئەساسی دەیلی پارتیسیپیشن بۆ منە هەڵم بژاردووە یان لەسەر ئەساسی ئەکتیڤ بوونی ئەم خوێندکارە هەڵم بژاردووە کەواتە ئەمە ڕەندەم هەموو کلاسەکەش ئۆپۆرچونیتیان هەیە کە یەکێک بن لەو سێ کەسە ینی ئەو سێ کەسێک کە تۆ هەڵبژێری و 5 کەسێک کە تۆ هەڵبژێری ئەم جۆرە سامپڵە پێوترێ ڕەندەم سامپڵین دوای باسیکەین کە کامیان باشە و بۆچیش باشە جۆری دووهەمیان بەرەزان پێوترێ ستراتیفاید ڕەندەم چۆن ستراتیفاید ئەمە کلاسەکەی بە چەند گروپێکەوە لە بریەوەی بکێ بە شخصەوە سەب گروپ دروستەکەی هەر سەب گروپێک پێوترێ ستراتە گروپێک دروستەکەی بۆ نمونە لەسەر ئەساسی تەمەن لەسەر ئەساسی هۆبی هەنێجار لەسەر ئەساسی چالاکبوونیان تا چەند چالاکیان هەیە تا چەند شتی مشتەرەکیان هەیە بەڵام ئیش لەسەر گروپەکرێ لە ستراتیفاید ڕەندەمە ئیش لەسەر گروپەکرێ ئەم گروپە ئەم بەڕێزانەی کە تۆ هەڵیان ئەبژێری بە گروپ ئیشان لەسەرەکەی نەک بە ئیندیڤیدوەڵ ئەمە فەرقی ڕەندەمە لەگەڵ ستراتیفاید ڕەندەم بەڵام هەردووکیان عشوائین هەردووکیان هەموو کەسەکان فەرسەتیان هەیە کە ببنە بەشێک لەو سەو گروپەی کە تۆ هەڵی ئەبژێری جۆرێکی تر پێوترێ کلاستەر چیە وەکو زنجیرە وایە لێرە سامپڵەکان ڕەندەملی سەلێکتد گروپس ئەوە بە عشوایی چەند گروپێک هەڵبژێری بۆ نمونە کلاسەکە دەکەیت بە 6 گروپەوە 7 گروپەوە لەو 7 گروپە تۆ سییانیان هەڵبژێری دوانیان هەڵبژێری لەسەر ئەساسی بە گروپ ئیشەکەی بەڵام لەنا ئەوەشە کلەستەرێک هەڵبژێری ینی زنجیرەیەک هەڵبژێری دیارە کۆمەڵێک بڵین معیار هەیە لە مێشکی خۆتاکە تۆ ئەو هەڵبژاردنەی لەسەرەکەی سنۆبۆڵ جۆرێکی ترە لە سامپڵین کە لێرە عادەتەن بۆ کۆمەڵێک کێشە زیاتر بەکارێوانی کێشەیان هەیە لە قسەکردن بۆ نمونە لە نووسین تۆ شخصێک گەزانی خوێندکارێک گەزانی کێشەیەکی هەیە لە قسەکردنا لە نووسینە ئەچی ئەتەوێت توێژینەوەی لەسەر بکەی ئەم خوێندکارە کەسێکی تر ئەناسێ ئەم کەسێکی ترناسی ئاوا پێوترە سنۆبۆڵ ینی وەکو تۆپەڵی بەفرەمووی خڕە بێ و گەورە بێ سامپڵەکە وردە گەورە بێ بەڵام لە یەک دانەوە دەست پێکا و درێژە بێتەوە بۆ ئەوکانی تر دانێکی تر کە زۆر باوە لە ناو زمانەوانی کارێکیە پەرپەسف سامپڵینە پەرپەسف چییە تا ڕادێکی زۆربێت توێژەران بۆ ئەماچن کە تۆ ئەزانی کۆمەڵی خەڵک گەڵەبژێری کە ئەزانی معلوماتیان هەیە لەسەر ئەو تۆپیکەی تۆ کازانی بڵین شارەزان لەو بوارەیە کازانی ئەتوانی زانیاری بە سوودیان لێوەرگری و ئیسفادە بکەی بۆ نمونە تۆ توێژینەوەیەکەکەی لەسەر مامۆستایانی باخچە لەسەر سەرەتایی سەرناوەندی بە ئۆن پەرپەس ئەو مەجموعە هەڵەبژێری لەبەرەوەی ئەوانە ئەزانی کە زانیاریان هەیە لەسەر ئەو تۆپیکەی کە تۆ توێژینەوەی لەسەرەکەی ئەمە تا ڕادێکی زۆر جەجمنتەڵە ینی تۆ حکومت داوە خۆت حکومە دەوەکو توێژەر و ئاتەن کنڤینێنسیشە زۆر ئاسانە بڵین لەبەرەوەی تۆ ئەزانی ئەو معلوماتانی لەو بەرەزانی وەرەگری بە دڵنیاییەوە سوودی هەیە بۆ توێژینەوەکەت
لەم شێوازە سامپلینانە بەڕێزان ئەکرێ بڵین هەرکامیان هەڵبژێری بەڵام لە زمانەوانی کارێکی ئەو بوتم پرپسف زۆر باوە ئەوەکانی تریش هەمویان بەشی خۆیان بڵین باون بەڵام پرپسف لە هەمویان زیاتر باوە لەبەرەوەی معلوماتەکەت خێرا دەسەکەوێ و توێژەر خێرا ئەگا بە ئەنجامگیریە. دوێنێ باسمان کرد بە کورتی دوێنێ وتم دوایی ئەچینەوە سەری ڤالدتی چییە ڕسەرچ لە توێژینەوە چۆن پێوترێ ڤالید ینی ئەم ڕسەرچە قبول کراوە. قبولکردنی ڕسەرچ یەکێکە لە معیارەکان کە زۆر گرنگە هەموو توێژینەوەیەک بڵێن وەکو پێودانکێک بەکاری بێنێت چەند جۆرێکی هەیە ئەکرێ ئینتەرنەڵ بێ ئەکرێ ئەکستەرنەڵ بێ ڤالدتی ئەکرێ کاتیگۆرایزیشنێکی ترمان هەیە فەیس و کۆنتنت و کۆنسترکت و کرایتریان ئەمەش جۆرێکی ترە لە کلاسیفیکیشن زۆر بە کورتی و پوختی بۆ بەرەزان ڤالدتی کاتێک پێوترێ ئینتەرنەڵ کە تۆ بزانی ئەو فایندینەی کە تۆ هەڵت بژاردووە ئەو بۆ لە نێوان گروپێکی پێنج کەسیە لە یەکێکیان گەشتی بە ئەنجامێک ئەمە مقارنە ئەم ئەنجامی ئەم کەسیان مقارنەکەی بە ئەنجامی کەسێکی تریان لە هەمان گروپ واتە ئینتەرنەڵە لە ناو خۆیان لەناو خۆی گروپەکەیان مقارنە ئەەکەی شخصێک بە شخصێکی تر. ئکستەرنەڵ چییە بزانی ئەو ئەنجامی کە لەم شخصە وەرەگرتووە لەگەڵ گروپی کەسێکی تر لە دەرەوەی گروپەکە چییە ینی مقارنەیەکی بزانی ئەم ئەنجامی کە تۆ بەدەست لێناوە لە توێژینەوەکە ڕاستە بۆ کەسێکە لە دەرەوەی گروپ بێ بە هەمان کوواڵەتی و بە هەمان بڵێن سکیل و کوالیفیکیشن ئەمان پێوترێ ئکستەرنەڵ. کاتیگۆرایزیشنێکی تر کە زۆر لە ناو زمانەوانی کارێکیە باوە فەیس ڤالدتی تەنها لە ڕووی ڕۆوە کەمە بەڕاستی ئیزیەستوەنە و زۆر جاریش لیزیەستوەنە و زۆر جاریش زۆر کوێشنەبڵە هیوادارم توێژەران تەنها پێش بە من نەبەسن ڕاستە فەیس مهمە وەکوتم سمپلست وێ و ڤالدتی یەکێکە لە ئاسانترین شێوازەکە کە لە ڕووی ڕووکارەوە ئەڵێ ئەمە بڵین ئەم ڕسەرچە وا دیارەکەوێت کە پێوانەی ئەو شتێکە کە بۆی دانراوە جەجمنتێکی شخصیە ئەکرێ جووری مێمبەر بیکات ئەو کەسانی کە تۆ هەڵانە بژێری بۆ سامپڵەکە ئەکرێ ئەوان حکم بن بەڵام وەکوتم ئەمە زۆر ڕیلایەبڵ نییە ئەکرێ وەکو یەکەم هەنگاو بەکاری بێنی بەڵام ئەگەر وەکو تەنها هەنگاو بەکاردێنا کێشت بۆ دروستە بێت بەدڵنیاییەوە. کۆنتنت ڤالدتی زۆر گرنگە لێرە چیەکەی تۆ هەر ئایتمێک کە تۆ داێنی لەناو توێژینەوەکە تا ڕاپرسیە بڵین تێستە چاو پێکەوتنەکە دوای بە تەفاسیل باسیەکەین ئایا ئەمە فعلەن پێوانەی ئەو شتەکە کە ئەتەوێ بڵین پێوانێکی ئەمە یەکێکە لە ئەوانەی کە زۆر گرنگە کۆنتنت ینی کۆنتنتی ئەو شتە تەنها لە ڕووی ڕووکارەوە نا لە ڕووی کۆنتنتەوە ئایا ئەم شتە پێوانەی ئەم ئایتەمە پێوانەی ئەو پرسیارەکە کە من لە مێشکی خۆمە هەمە دوێنێ باسمان کردیان هەوڵەدا چارەسەرێک بۆ ئەو کێشەیە بدۆزێتەوە کە لە مێشکی منەهەمە ئەمە یەکێکە لە شێوازە گرنگەکانی ڤالدتی. کۆنسترکت ڤالدتیمان هەیە ئەم ڤالدتیە زیاتر پێوەستە بە پێوانەوە بۆ نمونە ئایا ئۆڤەرئۆڵ بەعام تۆ چەند پرسیارێکت هەیە ڕیسێرچ کوێشنێکت هەیە لەسەر کلاسێک لەسەر ماتریالێک لەسەر کۆمەڵێک مامۆستا ئۆڤەرئۆڵ کە سەیرەکەی بزانی بنیەتی ئەم پرسیارانە فعلەن لەگەڵ ئەو واقعی کە پرسیارەکەی لەسەر دروست بووە هەماهەنگن ئەگونجێن پێکەوە شان بەشانی یەکە ڕۆن ئەمە لە ڕووی کۆنسترکتەوە هەڵسەنگانی بۆ ئەەکەی توێژینەوە زۆر گرنگە ئەم سێ شێوازی ڤالدیتی بۆ بکرێت تەعەن دوێنێش بە کورتی بە ئیشارەتمان پێکرد کە ناکرێت توێژەر خۆی قەراربات بەڵام ئەکرێ تاکید کاتەوە کە ئەم هەنگاوانە ئەکا بۆەوەی دوای ڕیسێرچەکەی ڤالید دەرچێت. دوێنێ بە کورتیش باسی ڕێلایەبڵیتیمان کرد لە ڕیسێرچە مەبەستمان چێت لە ڕێلایەبڵیتی مەبەست ئەوەیە کە پشتی پێ بەسرێ ئەمە بزانانی ئەمە وەکو بەڵگەیەک ئەتوانی بەکاری بێنی ئایا ئەم ڕیسێرچە کرێت دووبارە بکرێتەوە ئەگەر هەمان پێوانە هەڵبژێرێتەوە ئەگەر هەمان پرسیار هەڵبژێرێتەوە هەمان کۆنتێکست سیاقت هەبێ ئایا گەیتەوە بە هەمان ئەنجام چۆن نتوانی ئەمە بکەی ستیبڵەتی و کنسیستەنسی زۆر مهمە. ستیبڵەتی مەبەستمان چیە لێرە ئەبێ زۆر دقیق بی توێژەرە بێ زۆر دقیق بێ ینی شتێکی بەسیط بە حاڵ گۆڕانکارێکی گەورە لە ئەنجامەکەی دروست نەکە ئەمە پێوترێ ستیبڵەتی. کنسیستەنسی چییە بتوانرێ بگەیتەوە بە هەمان ئەنجام ینی توێژینەوەیەک زۆر قابلی پرسیارکردن لەسەر بێت کە ئەگەر تەنها توێژەرێک بە تەنیا بیکات بڵێ کەسی تر ناتوانێت ئەمە دووبارە کاتەوە ینی ئەم توێژینەوە قابلی دووبارەکردنەوە نیە قابلی ئەوە نییە کە
کەسێکی تر بتوانێت بگاتەوە بە هەمان ئەنجام ئەمە ئیتر لێرە چەند شێوازێکی جیاواز ڕێگەی جیاوازی هەڵبژاردووە لەبەرەوە ئەنجامەکە بە نەوعەکە کە بڵێن توانای ئەوەی نییە کە دووبارە دەرگیر بێتەوە بەردەست بێتەوە ئەو کاتە ڕێلایەبڵەتی ئەکەوێتە ژێر پرسیارە. لێرەوە ئەچینە ناو تەواو وردەکاری بەڕێزان هیوادارم ئەگەر تێبینێ شتێکتان هەبوو لێرە چکەمە بابەتێکی زۆر وردە داتا کۆلکشن تولز لە چۆن داتا کۆکرێتەوە لە زمانەوانی کارێکیە لە توێژینەوە لە زمانەوانی کارێکیە اینجا چۆن ئەنەلایز ئەکرێت کە دواتر باسی ئەەکەین و چۆن دەرئەنجامگیری ئەکرێت. جارێ داتا خۆی چییە بەڕێزان؟ داتا خۆی هەنێک ماتریاڵە کە ڕێستەرچەر کۆیە کاتەوە توێژەر کۆیە کاتەوە لەو عالەمەی کە تایە ئاژی ینی کە ئێوێ توێژینەوەی لەسەرکە ئەمە بە کورتی داتایە داتا ئەکرێ بەڵگە بێ ئەکرێ کلوش بێ هەنێ جار بڵێن ڕاتکێشە بۆ کۆمەڵێک شتی تر. داتا کۆلکشن لە بواری زمانەوانی کارێکیە زۆرمان هەیە بەڵام من هەوڵمدا تەرکیز کەمە سەر ئەوانی کە زۆر باون و زۆر بەکارێن ئینتەرویو چاوپێکەوتن کوێشنی ڕاپرسی ئۆبزەرڤیشن چاودێریکردن ئەکرێ بە ڕێزێکی تر بڵێ تێستین و ئەوانەش بە تاکید شتیتر زۆر زۆرە بەڵام ئەمانە زۆر کۆمن و هەنێک خەلل هەیە لەم بوارانەیە ویستم بە مەسیجێک بیگەێنم. ئینتەرویو وەکو چاوپێکەوتن چیە ئینتەراکشنێکە purposeful interaction تۆ ڕوبەڕووی کەسێک دانیشی کۆمەڵێک پرسیاری لێکەی و وەڵامت دەسەکەوێ ئەمە qualitative دەیتایە بەڕێزان دوێنێ باسمان کرد qualitative و quantitative-مان هەیە qualitative data لە ئینتەرویو وەرەگیرێ. سێ جۆر ئینتەرویومان هەیە structured, unstructured, semi-structured. ئەوەی کە سیاقی بە تەواوی داڕێژراوە ئەوەی کە سیاقێکی هیچ نییە ئەوەی کە نیوە داڕێژرا و نیوەی بڵێن فری ئاساییە کە هەربەر لایەکا بڕوە. من بەسمان چێ لە structured یەک سێت پرسیارە دایەنەی پرسیارەکان تارگەتی خۆی هەیە تەنها ئەو پرسیارانە ئەەکەی هیچ follow-up کوێشنێکت نییە ئەتەوێ وەڵامی ئەو پرسیارانە دەستکەی لەو کەسی کە چاوپێکەوتنی لەگەڵاکە ئەمە پێوترێ structured interview. unstructured بەعکسەوە تۆ تەنها کۆمەڵێک ئایدێ لە مێشکتایە ئەتەوێ کۆمەڵێک پرسیار بکەی بە دڵی خۆت هیچ بڵێن سێتێکی پرسیارت نییە follow-up کوێشنەکەیت ئەتوانی هەنێجار دایڤەرژنەکەی ئەچێتە سەر هەنێک بواری تر ئەمانە پیان وترێ unstructured. semi-structured چیە لە ناوەڕاستایە تۆ بڵێن هێڵە گشتەکانی پرسیارەکانت لایە بەڵام هەنێجار پێویستەکە follow-up question بکەی پرسیار بکەی بە دوایە پێویستەکە وردەکاری بپرسی پێویستەکە داوای نمونە بکەی ئەمانە semi-structured. تەبعاً بەڕێزان لەناو زمانەوانی کارێکیە هەرسێکیان بەکارێن بەڵام زۆرتر semi-structured زۆر qualifiedە بۆ ئەوەی کە بتگەینێ بە مەبەستی خۆت چونکە وەکوتم تۆ سیاقێکت هەیە و بەڵام لەگەڵی follow-up questionت هەیە و ئەتوانی بچتە ناو وردەکاری و نمونە وەرگریت. چەند گایدلاینێک بۆ چاوپێکەوتن دایمەن لە کاتی چاوپێکەوتنە بەڕێزان ئەبێت ئەو کەسی کە چاوپێکەوتنەکە ئەنجامەدا زیاتر گوێ بگرێت کەمتر قسە بکە زۆر قەتع بە بەرامبەر نەکە پرسیار نەکاتە ینی لیدین کوێشن نەکا بۆ نەخۆی بێوێ ئەو کەسێک کە چاوپێکەوتنی لەگەڵاکە بە جۆرە لە جۆرەکان بەرەو دایرێکشنێک بیبا ینی خۆی ئەو جۆرە پرسیارانە نەوروژێنێک کە ئەوێ بەو دایرێکشنە بڕوات کە خۆی مەبەستێتی ئەبێ و بەشدار بووە بە تەواوی فۆکەسی هەبێ لەسەر وردەکاری کە باسێکە ئەبێ فۆلۆ-ئەپت هەبێ بزانی تی تێبگی کە مەبەستی چییە جەجمنتەڵ نەبی حکم نەدەی بەسەر ڕائەکانی ئاکرێ ڕائێکی جیاوازی هەبێ بە تەواوی جیاواز بێ لە ڕێی تۆ وەکو توێژەر زۆر ئاسایە شکۆ توێژینەوە ئەمانەتە تۆ بێ وەکو خۆی بگەێنی قەت پرسیاریان لێ نەکەی لەسەرەوەی کە ئەو ڕایان بۆ وایە ینی ئەکرێ وەکو وای پرسیاریان لێ بکەی کە جەستیفیکیشن بن بەڵام نەتەوێ بڵێن کاونتەر ئارگومنت دروستکەی لەگەڵیانە ئەمانە هەمووی بەڕاستی کێشن. فۆکەس گروپ تۆزێ جیاوازە لە ئینتەرویو لێرە گروپێک لە خەڵک هەڵەبژێری 5 کەس 7 کەس 12 کەس هەڵەبژێری وەکو گروپێک ئینتەرویوەکیانەکەی تۆپیکێک دانی ئەڵێ لە ماوەی 20 دقیقە من مناقەشەی ئەم خاڵانەکەم پرسیارەکەی لە بڵێن لە کەسەکان و ئەوانیش وەڵامی خۆیان ئەدەنەوە. ئەکرێ ئەم جاری وایە ئینتەرویوە بە ئیمێڵیش ئەکرێ هیچ کەشەی نییە شەرت نییە هەر حزوری بێتەوە لە ناو کلاسابی و لە دەوروبەری ئەو کەسانابی کە مقابلەیانەکەی. لە کاتی چاوپێکەوتنا زۆر مهمە کە تێبینی وەرگریت لە کاتی چاوپێکەوتنەکە یان دوای چاوپێکەوتنەکە یان
باشترین ڕێگەگەر بتوانانی ئیزن وەرگری لە بەڕێزانتوانی ئەودیۆ و ڤیدیۆ بە دەنگ و یان بە ڤیدیۆ ڕێکۆردی ئەو ئینتەرویۆ بکەیت کە ئەوە دوای هەموو وردەکاریەکەت لەبەردەستایە. ڕاپرسی یەکێکە لە شێوازە هەرە باوەکان زۆر باوە لە بواری زمانەوانی کارێکیە کە کۆمەڵێک پرسیار داهاندێ ئەو بەڕێزانە وەڵامی ئەدەنەوە، بەڵام کۆمەڵێک گایدلاین هەیە زۆر گرنگە بەڕێزان. یەکێک لەو شتانە چییە؟ avoid sloppy presentation، یعنی شێوازی دانانی نەکەت با نوعێک بێ کەسەکە حەسکا وەڵام باتەوە، یان شێوازێکی شێوا و ناڕێک و پێک نەبێت کە بەڕاستی کەسەکە تااقەتی نەبێ هەر وەڵام باتەوە. پروفڕیدین زۆر مهمە بەڕێزان لە بواری زمانەوانیە بە تایبەتی خەڵک بە دوای نقطەی بچووکە ئاگەرێتەوە و توێژەر ئەگەر غەڵەتی فەزیعەت هەبێ دوای کەسەکە تااقەتی نیێڕستان کۆشنێرەکەت بخوێنێتەوە، با زۆر درێژ نەبێ تا ئەکرێ پرسیارەکان تێکەڵکە و پرسیاری ناپێویست مەکە، زۆر وازەح بێ دایمە سێکشنێکت با هەبێ بۆ ئەدەر کۆمنت ئەکرێت کەسێک ڕائێکی تری هەبێ قەیچێکا زۆر ئاساییە با ئەوە بنووسێت. هەنێک لە ئەدڤانتێجەکانی ئەوەیە کۆنتترۆڵە، ینی ئەم پرسیارەکان کۆنتترۆڵە لە ڕاپرسیا ئەتوانی لە سمۆڵ سکێل بیکەی لە نمونەیەکی کەما بیکەیت لە نمونەیەکی زیاد زۆرا بیکەی بۆ 20 کەس بیکەی بۆ 150 کەس بیکەی زۆر ئاساییە. داتا بە ئەنواع شێواز دەتوانی کۆیکەیتەوە، داتا لە ناو سیاقەکە و لە دەرەوەی سیاقەکەش دەتوانی کۆکەیتەوە بە کورتەکەی زۆر ڕێگەیەکی کورت و ئاسانە بۆ ئەوەی کە داتا دەستکەوێت. لەو پرسیارانی کە لە ناو ڕاپرسیا هەیە هەنێکیان هەن کلۆز ئێندد ئەوەیە کە وەڵامەکانی دیاریکراوە کە بە یەس نۆ یان ئەگری دیسەگریە، ئۆپن ئێندد نەخێت کەسەکە خۆی ئەنووسێ یان میکسی هەردووکیانە ئەکرێ کلۆزیشی تابێ ئۆکرێ ئۆپنیشی تابێ. یەکێکی تر لە شێوازەکانی داتا کۆکردنەوە چاودێریکردنە ئۆبزەرویشن کە لە بواری زمانەوانی کارێکیە زۆر باوە بەڕێزان. ئەمەش ئۆبزەرویشن چییە؟ تۆ چاودێری سیاقێکی واقعیەکەی کە سروشتیەکەی کە ناو کلاسێکە چ ناو کلاسێکەوە چاودێریانەکەی بزانانی شتەکان چۆن ئەگوزارەیە. تەبعاً کۆمەڵێک معیاری خۆتت لەلایە داتایان لێوەرەگری تەنها لە ڕووی چیەوە لە ڕووی بڵێن سیرکردنی بەشداربووانەوە. مەبەست چیە لێرە؟ ئەمانەوێت ئەو ئینڤایرۆمنتە بە شێوەیەکی سروشتی بڵێن لی تێ بگەین، بزانین ئەو ژینگەیەکی سروشتیە خۆی لە خۆیان چۆن ئەڕوات لەلایەن بەشداربووەکانیەوە بەبێ ئەوەی ئێمە مانەوێت تەداخلی تیا بکەین. تاوان ئەکرێت تەداخلیشی تیا بکەی، بەڵام ئەوە جۆرێکی ترە ئێستا باسێکن. بەس هەدەفەکەمان ئەوەیە ئێمە ئەو گروپی کە لەژێر چاودێریایە بتوانین تۆژینەوەی لەسەر بکەین. چەند جۆرێکمان هەیە بەڕێزان لە ئۆبزەرویشن، پارتیسیپنت ئۆبزەرویشنمانەیە، نەن پارتیسیپنتمانەیە، ڕێکۆردینمان هەیە. مەبەستمان لە پارتیسیپنت ئۆبزەرویشن چییە؟ ئەوەیە کە ئۆبزەرڤەرە و کەسە توێژەرەکە خۆی ئەبێتە بەشێک لە بەشداربووەکان، یعنی تەداخلی بڵێن مناقەشەکە ئاکا، هەنێجار بڵێن چارەسەرە دۆزێتەوە بۆ کێشەکان، هەنێجار بڕێک پرسیارەکە، هەنێجار وەڵامەداتەوە، خۆی یەتە ناو بڵێن سیاقەکەەوە کە چاودێریەکات. ئەمە پێوتێ پارتیسیپنت ئۆبزەرویشن. تەبعاً ئەدڤانتێجی هەیە و دیزەدڤانتێجی هەیە، سوود و زیانیشی هەیە. سوودەکەی چییە؟ ئەکرێت زۆر بە وردی بچێتە ناو ئەو سیاقەوە، زۆر بە ورتر لێ تێبگا، بتوانێت بە تەواوی لەو کێشەیە تێبگایان بێوێ تەواو ئینڤۆڵ بێ لەگەڵ بەشداربووەکانە. دیزەدڤانتێجەکەی چییە؟ بێلایەنی لەدەستەدا و بەڕێزا و توێژەرەی تر بێلایەن نابێ، خۆی بێتە بەشێک لە کێشەکە، خۆی بێتە بەشێک لە نمونونەکە لە بەرو دایمەن ئەو لایەنداری و ئۆبجکتیڤیتی و سەبجکتیڤیتیە بێ بە علامەتی پرسیار. نەن پارتیسیپەنشی ئەوەیە کە خۆی دوورەگرێ لە سیاقەکە، تەنها چاودێریەکە و بزانێ شتەکان چۆن ئەگوزارێن و ڕیپۆرتی ئەکا و ئەینووسێت لەو سیاقی کە بڵێن توێژینەوەی لەسەرەکە. ئەمیش دیسانەوە بەشی خۆی ئەدڤانتێج و دیزەدڤانتێجی هەیە. لێرە ئەوە باشەکەی ئەوەیە کە خۆی نایەتە ناو کێشەکەەوە و پێیان قەتع ناکا و ناوێ وردە بیان با بۆ دایرێک شتێکە خۆی ئەوێ. بەڵام لێرە یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە زۆر ناڕەحەتە کە داتای ڕێلایەوڵە دەستکەوێت، چکوان نێجار ئەو بەڕێزانەی کە تۆ ئۆبزەرویانەکەی پێویستی ناپێویست باسەکەنە، نێجار شتێککە پەیوەندی بە تۆپیکەتەوە نیە لە بەرۆگە تەداخل نەکەی، داوانێ بەرەو دایرێک شتێک بچێ دیسانەوە تۆ سوودی لێ نەبینی. ڕێکۆردین ئۆبزەرویشن و فیلد نۆت چییە؟ ئەمەش ڕێگاکە کە بۆ کۆکردنەوەی بڵێن زانیاری لەو دۆکیومنتانی کە تۆ
بڵێن وەریەگری ئەکرێ ماتریال بێ ئەکرێ ڕیکۆردت بێ ینی هەنێ ڕیکۆرد بێ کە وەری بگری و وەکو ئۆبزەرڤەر بڵێن چێکیان بکەیت. فیلد نوت چیە ئەوانەی کە چیتە ناو سیاخێکەوە بوون لەوێ تێبینی وەرەگری لەو کاتەیە کە دوو بەشدار بوو چۆن قساکەن دوو مامۆستا چۆن قساکەن مامۆستا خوێندکارێک چۆن تەعاملەکەن لەگەڵ یەکە ئەوانە ئەکرێ زۆر بە کۆمپریهەنسیڤ بەگشتگیری لەسەر بابەتەکە بڵێن لێ کۆڵینەوە بکەی وردەکاری بنووسی ئەکرێ زۆر تەپاسیلات بی کە لە ڕێگەی ترەوە دەست ناکەوێ ئەمە پێوترێت فیلد نوت. ئەمانە وەکوتم چەند ڕێگایەکی کۆکردنەوەی داتا. لەم بەشیانەوە بەڕێزان داتامان دەستکەوت بە ئینتەرویو بە کوێشنێر بە بڵێن ئۆبزەرڤیشن چۆن ئەنەلایزیکەن یەکێک لەو شتانەی کە هەموو تۆژێرێکی بواری زمانەوانی کارێکی پێویستە شارەزای بێت شیکارکردنی داتایە. لێرە پێشەوەی دەست پێ بکەین کە شیکاری داتا چۆنەکرێ بەڕێزان. هەنێک ترم هەیە کە من زۆرم پێخۆشە لێرە بە فرسەتێکی باش ێزانم کە ڕوونکردنەوە بم لەسەری کە بەداخەوە زۆرێک لە توێژەران ڕەنگە وەک پێویست ئەوەی نەبن تی نەگەشت بێتن. هەنێک ترمن کە ینی اختصاصت ستاتستیک بێ یان هەر شتێکی تر ینی پێویستە لەم تێرمانە بزانین. یەکێک لەو تێرمانی کە زۆر بەکارێنی ئێمە مین لەناو هەموو ڕسێرچێکی زمانەوانی کارێکی هەیە. مین مەبەستمان ئاڤرێجە. ئاڤرێج ینی بڵێن تێکڕای سێتێک لە دەیتا چۆنە هەموو ژمارەکان کۆکەیتەوە دابەشی ژمارەکانێکە ینی بۆ نمونە ئەم نمونە لە بەرچاوی بەڕێستانە پرسیارێکمان هەیە sometimes speaking in English makes me have a different view from most people around me. لەم داتایە بۆ نمونە 29 کەس وتوێتی strongly agree 63 کەس وتی agree 41 کەس وتی I don't know 7 کەس strongly disagree و 10 کەس ئەڵێ disagree. لێرە چێکەین ئێمە ئەمانە هەموو ژمارانە هەمووی کۆکەینەوە دابەشێکین مینێکمان بۆ دەرەچێ weighted mean کە لێرە 2.3 دەرچووە. طبعاً بەڕێزان strongly agree لێرە یەکە agree 2 I don't know 3 strongly disagree 4 disagree 5 on average داتایەک مینێکمان بۆ دەرەچێت کە چییە کە 2.3 کە لە نێوان بڵین زیاتر لە I don't know-ەوە نزیکەوە لەوەکانی تر بەعام ینی بەعام سەری داتاکان بکەین 2 عفو لە ئەگرێکەوە نزیکە نەک لە I don't know-ەوە لە ئەگرێکەوە نزیکە 2.3 لەبەرەوە بەعام وتێتی ئەم بەشداربواناڵن فعلەن کاتێکەمە ئەم بە ئینگلیزی قساکەین هەستەکەین جیاوازین دە کەسەکانی دەوروبەرمان ئەمەیەکێکە لەو ڕائانێکە ئەو بەڕێزانە هەیەە لێرە بەسمان لە مینز ئەمەیەکە بە سوور ئەوە کراوە بەڕێزان ئەمە معادلەکەیەتی معادلی ئەو پرسیارەیەکە کراوە کەواتە مین وەکوتمان تێکڕای. ستاندارد دیڤیشن چییە؟ ستاندارد دیڤیشن لادانێکی ستاندارد بە شێوەیەکی احتیاطی لادان لە داتا و لە داتا ئەنالیزە هەیە بە تاکید زۆر گرنگە ئاگات لێبێ کە ستاندارد دیڤیشن ئەڤەرێج دیستەنسێکە لە مینەوە لە بڵێن لە ئەو تێکڕایی کە وەری ئەگری چەندێک داتاکانت دوورە لە مینەکەەوە چەندێک نزیکە لە مینەکەەوە ئێستا لە تێغڕاکەەوە باسەکەم. ئێستا ئەگەر سری ئەمکەن لێرە ڕوونکردنەوە دەم بەڕێزان ئەگەر سریکەن لێرە مینەکەمان 2.3 ئەم خەت ئەم هێڵە بەشین دانراوە کە بڵێن بە ڤەرتیکڵ و دوایی هۆریزۆنتەڵیش هەمانە ئەو داتا سریکە چۆن پەرشوو بڵاو بووتەوە لە دەوروبەری مینەکە ئەو بوون لەو شوێنەی کە مینەکە گەشتۆ کە بە ڕەنگی بڵێن ئەو ڕەنگە پەمەیە کاڵە لێرە هەیە لەگەڵ شینەکەیە داتاکان تا چەند دوورن لە مینەکەەوە. طبعاً بەرەزان ئەگەر سریکەن زۆربەی داتاکان تا ڕادێکی باش نزیکن طبعاً دووریشی تایە بەڵام ئۆن ئەڤرێج بەعام نزیکن. ستاندارد دیڤیشن تا کەم بێت باشترە ئەیسلمێنێکە داتاکات لە مینەکەەوە نزیکە لە تێکڕاکەەوە نزیکە لەبەرەوە بەڵام لادانێکشی تایە بڵێن دوورکەوتنەوەیەکشی تایە لە مینەکە کە تا ڕادێکی باش ئاعتیادیە بەڵام ئەبێ ئاگات لێبێ هەتا زیاتر بێت. طبعاً ناتوانین بڵێن ژمارەیەک بێت تحدید کە ئەوەی 1 بێ 1.5 بێ ئەوە بێ بەڵام بەڕاستی هەتا کەم بێت ئەوش معادلێکی خۆی هەیە کە دەریەکەیت هەتا کەم بێت باشترە و داتاکات زیاتر بەڕێلایە بڵدانێ.
پی-ڤالیو کەیکێکە لەو تێرمانەی کە هەموو کەسێک لە زمانوانی کارێکیە تووشێ بێ پی-ڤالیو probability value ئەمە بەسمان چی لە probability value ئەو چانسەیە کە تۆ ڕەنگەم داتایەت بە ڕەندەم دەستکەوت بێ یانی شتێکی عەشوایی بێ ڕەنگە داتاکەت ڕاز نەبێت ڕەنگە نەڵ هایپۆتیسەکە ڕاست بێ ڕەنگە ئەوەی کە ئەمە بای چانس ئەم ئەنجامەت دەرگیر بوو بێ ئەمە پێوترێ پی-ڤالیو تەبعەن ئەمانە هەمووی معادلەیان هەیە بەڕێزان کە دوای لە اینەکەی ئاماژەی پێکەین لە پرۆگرامەکانە کە چۆنەکرێت ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەن بۆتان دەرەکەوێت کە پی-ڤالیو چییە بەڕێزان لێرە چیمان کردووە ئێمە دیسانەوە مینمان دەرکردووە 2.3 ستاندارد دیڤیشن 1.059ەوە کە لێرە هەمانە بە پێ و پرۆگرامی کە ئەنەلایز کراوە ئەگەر سەیریکەن پی-ڤالیو چییە less than 0.001 یعنی ئەمە زۆر کەمە ئەمە کەواتە مارجنی ئەوەی کە و داتایەمان بە عەشوایی دەستکەوت بێ کە زۆر کەمە کە خۆی بۆ خۆی ئەنجامێکی دڵخۆشکەرەیە کە پی-ڤالیومان کەمە کەواتە ئەمە ئەم داتایەمان بە probable دەست نەکەوتەوە بەڕێزان ڕەنگەیەکێک پرسیارکە ئەمە چۆن بەرزە بێتەوە زۆر جار شێوازی دیزایانی کوێشنێر زۆر تاسیری هەیە بەشدار بۆ کە تااقەتی نیە هەمووی بە یەک سەحلێدا هەمووی بە 9 سەحلێدا یان مەتا خوارەوە یەک وەڵامەداتەوە ئەوانە هەمووی تاسیری هەیە لەسەر بەرزکردنەوەی ئەو پی-ڤالیوەکە ئەکرێت داتاکەت ڕەندەم بێ عەشوایی بێ و دیسانەوە ئەگەر دوو پرسیار لە تەنیشتی یەکەوە کۆنترادیکتەری دانەی ڕەنگە پی-ڤالیوت بەرز بێتەوە یعنی تا ئەکرێت پرسیارەکانت با بە تیم بیست بێ ینی تیمێک تەواو کە اینجا بچۆ لەسەر تیمێکی تر با کۆنترادیکشنی ئەوە لە تەنیشتی یەکەوە نەبێت ئەوانە هەمووی پی-ڤالیو بەرزەکاتەوە دوایی ڕێک داتاکەت دەکەوێتە ژێر پرسیارەوە ئاڵێن ئەمە probably لەوانەیە بای چانس ئەوەی دەستکەوت بێ شەرنی داتاکە ریلایەبڵ بێ ئاگاتان لێ بێ بەڕێزان بۆ هیومانیتیز پی-ڤالیومان هەیە کە ئەکسەپتەبڵەکەی کە 0.5 ئەمە ئەگەر لەمە زیاتر بوو بەڕاستی کێشە دروست دەکات یعنی داتاکەت زۆر ڕەندەمی تایە زۆر ئەوەی تایە وکوتم توێژە ڕۆڵێکی گرنگی هەیە لە کەمکردنەوەی ئەم پی-ڤالیوەیە بەڵام ئەگەر سەریکەن بەڕێزان بۆ مێدیسین چییە بۆ مێدیسین 0.005 لێرە لە بەرەوەی تۆپ بوارێکی زۆر حساسترە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە لێ لای ئێمە لە هیومانیتیزا لە 105 داتاکانمان لە 105 ئەگەر بای چانسیش بێت تا ڕادەیەک بڵین ئەکسەپتەبڵە بەڵام لەوە زیاتر نەبێ بەڵام لە مێدیسینە لە 10,000 پێنجی ینی لەبەرەوەی وەکوتم زۆر حساسە بێت زۆر دەقیقتر بن بێت زۆر ورتر بن لەبەرەوە لە پی-ڤالیو لە مێدیسین و لە ساینسا ئەبێت تا بکرێت زۆر کەمتر بێت ئەمە ڕێنجێکی ئەکسەپتەبڵە بڵین لە بواری زمانەوانیە و لە بواری زانستیە کە لە سەرچاوەکانەوە وەرگیرا یەکێکی تر لەو تێرمانە کە زۆر گرنگە لە داتا ئەنالیزدا بەڕێزان ئاگاتان لێبێ کۆڕیلیشن چییە پەیوەندی نێوان دوو ڤاریەبڵە دوو پێوانەیە دوێنێ باسمان کرد پێوانەی سەربەخۆ و ئیندیپندنت ڤاریەبڵ لەگەڵ پێوانەی ناسەر بەخۆ یا ئیندیپندنت یا پەیوەست هەرچۆن ناوێنەی ئەم دوانە چۆن ڕەتیان بەیەکەوە هەیە گۆڕانکاری لەیەکیان چۆنە بێتە هۆی گۆڕانکاری لەویتریان ئەگەر ئەمەیان بەرز بێتەوە ئەویان دابەزێ ئەگەر بەرز بێتەوە ئەویتریان بەرزە بێتەوە یان بە پێچەوانەوە لێرە ئەگەر سێری ئەم دایاگرامە بکەن بە تەواوی تێگەن بەڕێزان بۆ نمونە ئێمە چەند کرایتریایەکمان هەیە لێرە تەوان ئەمە ئەم داتایانە لە بەحسی دکتۆراکەم دەرم کردووە کە ئەنەلایز کراوە لێرە چیمان هەیە motivation self-identity no change in self-identity یا dividing in self-identity ئەگەر مانەوە ریلیشنشیپی motivation لەگەڵ motivation بزانین بەڕێزان یەکە یعنی تەواوە یعنی کێشەی نییە و هیچ پرسیارێکی لەسەر نییە پەیوەندی نێوان motivation و self-identity چۆنە 0.4 motivation و no change in identity 0.1 پەیوەندی نێوان motivation و dividing identity 0.4 ئەگەر سەیریکەن بەڕێزان لێرە چیمان بۆ دەرگیرە بێت چیمان دەستەکەوێت ئەوەیە کە هەر کەسێک motivationی بەرزتر بێ بە تاکید گۆڕانکاری لە ناسنامەیە زیاتر ڕوەدا ئەگەر سەیریکەن self-identity دیسانەوە لەگەڵ motivation لەگەڵ هەم self-identity لەگەڵ no change کراوە ئەلێرە ئەمە پێوترێت correlation coefficienتی پێوترێ correlation چییە پێیوەستی نێوان ڤاریەبڵێک لەگەڵ ڤاریەبڵێکی ترە کە بەڕێزان دوای لە پرۆگرامەکان شاباسیکەن کە زۆر ناڕەحەتە لە SPSS ئەمە دەستکەوێ SPSS بۆ دوو ڤاریەبڵ ئەی کاتی هیچ کێشەی نییە بەڵام کە زیاد لە دوو ڤاریەبڵ بوو زۆر ناڕەحەتە بێت کە بتوانی ئیشی لەسەرکەیت لەبەرەوە ئەگەر سەیریکەن ئەم کۆڕلیشنەی کە لە شتە گرنگەکان کە ئێمە دوو ڤاریەبڵمان هەیە یا سێ ڤاریەبڵمان هەیە جاریوە چوارمانێ بتوانین چۆن کۆڕلیشنیان دەرکەین بزانین پەیوەندیان چۆنە پەیوەندێکی ڕاستەوانەیە
یان پێچەوانەیە بە بەرزبوونەوەی ئەمدا بەزێ یا بەرزە بێتەوە. ئەمە ئەو تێرمانە بوون کە پێیوەست بوون بە شیکارکردنی دەیتاوە کە ئەبێ هەموو تۆژێرێکی بواری زمانەوانی کارێکی شارەزای بێت. شێوازی شیکارکردن دووجار شێوازی سەرەکیمان هەیە ئێمە شێوازێکمانێ پێوتە تیماتیک کۆد فکرێکە هێنی لە کوالیتیتیڤ دەیتایە لەناو چاوپێکەوتنێکە 5-6 بیرۆکەت هەیە مقابلەی 20 کەست کردووە بیرۆکەی یەکەم چێکی هەر 20ەکەیانەکەی بیرۆکەی دووەم چێکی هەر 20ەکەیانەکەی سێ هەم بە هەمان شێوە ئەمە کۆدێکە داناوە سیمێکە داناوە لەسەر ئەساسی ئەو سیمە ئەو سیمە و لە دەوروبەری ئەو سیمە ئەتوانی بڵین داتاکەت کۆ بکەیتەوە و ئەگەی بە کۆمەڵێک ئەنجام. کۆنتنت ئەنالیسیس چیمان هەیە؟ کۆنتنت ئەنالیسیس لێرە زیاتر پێویستە بە داتا خۆیەوە ینی ژمارەیە ڕقەمە زیاتر بوون لە ناو تێکستێکا چەند جار پرێپۆزیشن بەکارەوە و ئارتیکل لە ڕیمارکێکا چەند دیسکۆرس مارکەر بەکاراتوە لە بۆنمونە لە کتێبێکا چەند جار جۆرە سیاقێکی نووسین بەکاراتوەمانە چتە ناو کۆنتنتەکە و ئەناڵایزەکەی و باسی ڕپێتیشنی بڵێن ئەو ئایتەماکەی کە خۆت ئەتەوێ بڵێن توێژینەوەی لەسەرکەی بەگشتی لە بواری زمانەوانی کارێکیە هەردووکیان بەکارێن بەڵام سیماتیک زۆر باوتر و ئەوەیە بڵێن زیاتر بەکاری. بەڕێزانەمەیەکی تر لەو پرسیارانەی کە زۆر جار لە مناقەشەی ماستەر و دکتۆرای لێمانەکرێ کام پرۆگرامە بەکاربێنم بۆ داتا ئەنالیسیس. بەڕاستی هەنێ پرۆگرامە ئیشی باش زۆرەکەن بەڵام هەر دیسانەوە بەکارهێنانی زۆر گرنگە کە یەکێک لەوانە SPSS-ەکە بەڕێزان ڕەنگە بیستی بێتان Statistical Package for Social Science ئەمە پرۆگرامێکە لە ویندۆز کە بەکاریە بۆ داتا ئەنتری و دروستکردنی تیبل و گراف و ئەوانە کە زۆر باوە و لە سەردەمێکی زۆر بەکاریە و ڤێرژنی زۆر باشی هاتووە تازە و بێکێکە لەو شتانەی کە زۆر کۆمۆنە زۆر خەڵک لە بواری زمانەوانی کارێکیە بەکاری هێنێ. ئەنۆڤایەکێکی تر لەو شێوازە پرۆگرامی کە بەکارێن Analysis of Variance لێرە ئێمە چیمان هەیە؟ ئەمانەوێ بۆ نمونە دوو بەشمان هەیە دوو ڤاریێبڵمان هەیە بزانین لێرە بزانین جیانکەینەوە لە یەکتری بزانین ڕیلیشنشیپیان چۆنە بەیەکەوە ئەم ڤاریێبڵە لەگەڵ ئەو ڤاریێبڵە چۆن پەیوەندی هەیە پەیوەندێکی سیستماتیکی هەیە یا ڕەندەمی هەیە ئایا بە بەرزبوونەوەی ئەمە بە سیستماتیکی ئەوی تریاندا ئابەزێ بەرز دەبێتەوە یان عەشوایی بەرز دەبێتەوە دابەزێ ئەنۆڤا بۆ ئەم نەوعانە زۆر باشە بەکاربێت. تیتێستمان هەیە بەڕێزان تیتێستەوەیە کە لە ناو گروپێکا بتەوێت بۆ نمونە مێژەرمنتی جیاوازی یان بکەی جیاوازی ئەو گروپە تێستێکت کردووە هی گروپێک ئێستا گەشتی بە ڕێنجێک کە زۆربەی خوێندکارەکانت لە 5 بوون لە 3یان هێناوە ئەچیت ئۆن ئاڤرێژ سێرەکەی بزانین چەند کەس لە 3 بەرەوسەری هێناوە چەند کەس لە 3 بەرەو خواری هێناوە ڕاستە معادلەکە سەیە دوایی تێستێکی ترەکەیتەوە لە دووەمە ئەم جارە مقارنەیەکەیتەوە بە تی تێست ناوە برێ ئەم شێوازی ئەناڵایزکردنی دەیتایە کە زیاتر بۆ پری تێست و پۆست تێست زۆر بەکارێت. JMP یەکێکی ترە لەو پرۆگرامانی کە تازەیە تا ڕادێکی زۆر فری نییە ئەوەی ینی نەبێ بە ڕێکلام بەڵام خۆم ئەوم بەکارهێناوە شتێکە لە سۆفتوێرە هەرە باشەکان کە جیاوازی ئەو کۆڕلیشنە زۆر بە باشی دۆزێتەوە ینی هەنێک شت ئەکات کە نە بە SPSS نە بە ئەنۆڤا نە بە تی تێست ناتوانانی بکەیت تەوان بەڕێزان زۆر جار ئەم پرسیارە شەکرێت دڵنیام و پرسیارشتان هەیە ئایا پێویستەکە تۆ شارەزابی لەم پرۆگرامانە پێویستەکە خۆت ئەنەلایزی داتاکان بکەی ئەوەی ئێمە لە فیلدەکەی خۆڵ بووینەتەوە نەخێر هیچ پێویست ناکە خۆت سپێشەلایز بی لە SPSS بەڵام بیسیکلی بێبزانی پی ڤالیو چییە بێبزانی ستاندارد دیڤیشن چییە ئەبێ بزانی مینز چییە بێ کۆمەڵێک تەرمینۆلۆژی ئەساسی هەیە کە زانیت لە شوێنێکە کێشت بۆ دروست بووە بە ئەو کەسە بۆ ستاتیستیژنە بڵێ کە ئەلیرە کێشەمان هەیە ئەمە چۆن چاکەینەوە چۆن دایڤەرتیکەین چۆن ڕێکیکەینەوە ئەساسەکانی ئەو پرۆگرامانە بزانیت پێویست ناکە خۆت سپێشەلایز بی لە SPSS لە ئەنۆڤا لە JMP بتوانی بڵین ئەناڵایزی بکەیت. JMP زیاتر بۆ کۆڕیلیشن زۆر بەکارێت کۆڕیلیشنی دوو ڤاریێبڵیان زیاتر لە دوو ڤاریێبڵ ئەم چوارە زۆر کۆمۆنن لە بواری شیکارکردنی دەیتا لە زمانەوانی کارێکیە ئەکرێ پرۆگرامی تریش بەکاربێت بەڵام وەکوتم ئەمانە زۆر باون و زۆربەی توێژەرەکان تا ڕادێک ئاشنان پێی. دوای شیکارکردن بەڕێزانێکی لەو شتانەی کە دایمەن لە دیسانەوە لە توێژینەوەی ماستەر و دکتۆرایە ئەبێ بە قابلی مناقەشەیەم دیسکەشن بەڕێزان دیسکەشن فەرقی هەیە لەگەڵ
پیشاندانی ئەنجام ینی لێرە دایتا ئەنالیسیس جیاوازە شیکارکردنی داتا جیاوازە و دیسکەسکردنی جیاوازە بەڕاستی دووشتی جیاوازن لێرە چیەکەی لە دیسکەسەکەی بەڕێزانە بێ بزانی دیسکەسی بڵێن مناقەشەی چی بکەیت کە ئەو ڤاریبڵانی تۆ هەتە لە ناوێت تا چەند ڕەبتیان بەیەکەوەیە تا چەند جیاوازن لە یەکتری تا چەند ڕەبتیان بە پرسیارەکانەوە هەیە کە تۆ کردو تا چەند جیاوازن لەو پرسیارانەی کە تۆ کردو ینی ئەچیتە ناو مناقەشەیەکی وەڵێن کریتیکەڵ دیسکەشن ینی ڕەخنەگرانەوە لە ئەو بوارەی کە تۆ هەتە نەک تەنها داتا پیشان بێ بڵێ بەڕقم ئەمە ئاوایە وان ئاوایە نەخێر ئەوانە وەکو بەڵگە بەکارێنی بۆ ئەوەی ئارگومنتێک بکەیت ئەو ڕقەمانە وەکو بەڵگە بەکارێنی بزانی تا چەند ئەو ئایتمانە ڕەتی بەیەکەوە هەیە یان جیاوازن لە یەکتری لێرە ئیشێکی تری توێژەرەوەیە کە ڕیلێتی تێرێتیکەڵ ئاسپێکت ئەو لایەنە تیۆریکە هەیەی لە ڕیسەرچەکەیە لەگەڵ لایەنە پراکتیسەکەی بکات ینی ئەو خۆتۆ چاپتەرێکە نووسی یا دوو چاپتەرە نووسی لەسەر تێرێتیکەڵ باگراوند تێرێتیکەڵ فرێموەرکەوانی کە هەرچی ناوەنی هەیە ئەبێ کەس خوێنەرەکە خوێندیەوە لە دیسکەشنەکە تێبگا کە تۆ بۆ تێرێتیکەڵ باگراوند دەگرۆ طبعاً هەدەفی تێرێتیکەڵ باگراوند ناساندنی ئەو تەرمینۆلۆژیانەیە کە تۆ لە ڕیسەرچەکە بەکارهێنی دیسانەوە بێ لە دیسکەشنەکە ئاماژی پێ بکەیتەوە بڵێ ئەم ئەوەی کە لە تیۆریەکە باسکرا ئاوا لە داتاکەما دەرکەوتووە بەم شێوەیە دەرکەوتووە یا بەم شێوەیە ئەکرێ بڵێن پیشان بدرێ ئەوانە زۆر زەرورن کە لە سێکشنی دیسکەشنە هەبێ ئەخیر شت کە لە دیسکەشنە زۆر مهمە بەڕێزانە بێت لە ئەخیرەکەی تۆ وردە ڕێگە خۆشکەی بۆەوەی کە بگەی بە ئەنجام دوای کریتیکەڵ دیسکەشن دوای مناقەشەیەکی ڕخنەگرانە لە ئەنجامەکان وردە بگەی بە چەند ئەنجامێک خوێنەر باسەکەم ینی یەکو توێژەریش بگەی بە چەند ئەنجامێک و خوێنەریش بگا بە چەند ئەنجامێک ئیشی دیسکەشن سێکشن ئامەیە بەڕێزان جیاوازە لە پرێزنتێشنی دەیتا لە ئەنالیسی دەیتا ئەبێ ئەم خاڵانەی تیابێ لە بواری زمانەوانی کارێکیە کنکلوژن یەکێکتر لەو شتانی کە دایما بێ بە کێشە لە کنکلوژنا بەڕێزان لە کنکلوژنی هەموو دنیا سیرکەن ئۆتۆڕۆحەکان کورتن بەڕێزان کنکلوژن سەمەری نییە تکایە ئاگاتان لێبێ سەمەری جیاواز ئەکرێت چاپترێک ئینترۆدەکشن و سەمەری هەبێ بەڵام کنکلوژن جیاوازە کنکلوژن کەنسایزە تهدیدە سپێسیفیکە زۆر سپێسیفیکە زۆر کورتە دیتێڵی تیان نییە بەڕاستی تر ئەنجامە ینی پێویست ناکات تەفاسیل بێتەوە تۆ ئۆڕێدی هەموویش لە داتاکانە نیشان داوە و لە مناقەشەکەیان مناقەشت کردو و کریتیکلی ئەنالاایزت کردو پێویست ناکات دیسانەوە تەفاسیل باسکەیتەوە ئەبێ ڕەبتیکەیتەوە بە ریسەرچ کوێشنەکانەوە بەڕێزان ریسەرچ کوێشن و دایمەن یەکێک لەوانەیە کە خوێنەر ئەخوێنێتەوە یا هەڵسەنگانن لەسەر توێژینەوە ئەکە ئەوەی ئایا ڕەبتی نێوان ریسەرچ کوێشن و کنکلوژن چییە ڕەبتیان بەیەکەوە هەیە نیانە ڕەبتێکی کەمیان هەیە زۆریان هەیە ئەبێ وەڵامێکی پێبێ بۆ ریسەرچ کوێشنەکان دوای ئەوەی کە وەڵامەکە بڵێن دەستکەوت اینجا زانی هایپۆتسەکەت ئەبێ ڕەبتیکەیتەوە بە گریمانەکەتەوە گریمانەکەت ڤالیدیتە یان ڕفیوتە ئایا سلمێنراوە یان بە درۆخراوەتەوە لە هەر کامیانە تۆ هەر کامیانت کردبێ ئایا سەلمان دەبێتت یان ئایا ڕفیوتت کردبێ زۆر جا تۆژەران خەمی ئەویانە کەڵێن چۆنە بێ هایپۆتسەکەم ڕفیوت بکرێت لە ئاخیرا یان ئێمە چۆن توێژینەوەیە کە نەخێر ئەوەیەکە لە باشترین ئیشەکان کە تۆ سلمان دەکە شتێک بەو شێوەیە نابێ نەکەر ئەبێ بەو شێوەیە نابێت لەبەرەوە زۆر گرنگە هەردووکی ئاسایی وەربگیرێت ئەمە اینجا دایمەن بەڕاستی زۆر کورتە مختصرە ینی نیو پیج زیاتر نییە ئەکرێت چەندێڕێکی کەمیش بێ هی دکتۆراژ بێ ینی ماستەریش بێ زۆر کورتە لەبەرەوە ئەنجامەکان ئەمە بەگشتی یەکێکی تر لەو شتانەی کە هەنێک لە بەڕێزان ڕەنگە شارەتی پێ نەکەن لە بوارین سوارەوانی کارێکی ئەمەی دایمەنم ئەنجامانە تیچین ئیمپلیکیشنی با هەبێت لە دواوە ینی دوای کنکلوژن تیچین ئیمپلیکیشن مهمە لێکەوتەکانی لە بواری وتنەوەی زمانە چییە چۆن ئەم توێژینەوەی من عالەمی زمان بڵێن وتنەوەی زمان یان زمانەوانی گۆڕانکاری بەسەراکە ئەگەر هیچ گۆڕانکارێک بە لەم سێکشنەیە ئەبێ بزانی کە بڵێن وای پیشان بیکەم کە توێژینەوەکە چ گرنگێکی هەیە لە دنیای تیچینە یا لە دنیای فێربوونی زمانە تیچینی زمانیان فێربوونی زمانە ئەمە سێکشنێکە زۆر گرنگە هەبێت پراکتیکل سێکشنە ئەمە واقعیە شتی تیۆری نییە واقعیە کە ئاوتلاینی چیەکە ئەنجامەکانت چۆن لە بڵێن لە واقعە جێبەجێ ئەکرێت چۆن لە عالەمی تیچینە جێبەجێکرێت چۆن توانی گۆڕانکاری پێ بکەیت ئەگەر بتوانانی گۆڕانکاری پێ بکەیت ینی شتەکە لەوە دەرەکەی لە تیۆری دەرەکەی هێنتە بواری پراکتیکەڵ و
شەرحیەکەی کە تۆ چۆن ئەم دەرئەنجامانەی تۆ کاریگەری لەسەر عالەمی تیچین و لێرنینی زمان هەیە ئەکرێت بێتە بڵێن مای گۆڕانکاری خۆشبەختانە ئێستا زۆر کەس هەیە توێژینەوە لە بواری ماتریال و تیچین مێتۆدۆلۆژی ئەوانەیە ئاکە تا ڕادێکی باش گۆڕانکاری باشی دروست کردووە هەتا لە ئاستی شخصی شابێجاری وایە یان لە ئاستی کۆلێژا بێ یان لە ئاستی قوتابخانەیە بێت کە خۆی بۆ خۆی جێگەی دەستخۆشیە هەر ڕسترێکشنێک هەر بڵێن ڕسترێکشنێک یان کێشەیەک هەر شتێکە بێتە ئەرخەلا لە تەطبیقکردنی ئەو ئەنجامانی تو دیسانەوە لە تیچین ئیمپلیکیشنە باسەکرێ ئەکرێ ئەنجامەکان تو زۆر باش بن بەڵام بۆ واقعا نەشێن کە بڵێن تەطبیق بکرێت یانە بۆ کاڵچەرە نەشێن بۆ ئەو سیاقە نەشێن بۆ ئەو کلاسە نەشێن یان ئەو گروپە خوێندکارە نەشێن دیسانە ئەم ڕستریکشن و پرۆبلەمانە زۆر گرنگەکە لە سێکشنی تیچین ئیمپلیکیشنە باس بکرێت. زۆر سپاس من هەوڵمدا زۆر بە کورتی ئاوتلاینی شتەکە بکەم تاکیدم ڕەنگە زۆر شت هەبێ هۆم نەکردبێ ینی زۆر بە ورتر نەچوومەتە ناویەوە بەڵام دەرفەتەکە هەر ئەوە نەبوو حەزم کرد زیاتر گوێم لە ئەوە بێ ئەمڕۆ کاکتۆریان من هەر ئەوە بووکو بابەتەکە پرسیار و چی هەیە کۆمنت و پێشنیاروانە لە خزمەتانە. دەست و چاوت خۆش زۆر سپاس بۆ پرۆفسۆر یاردەدەر کاک دکتۆر زانا کە بەڕاستی زۆر بە شێوەیەکی سادە و ڕوون بەشە گرنگەکان و کۆڵگە گرنگەکانی توێژینەوەی ئەکادیمی توێژنەوەی زانستی لە بواری زمانەوانی کارەچی خستەڕوو بەڕاستی سوودی زۆر بوو بەڵام دڵنیاشم ڕەنگە بە دووسێ سیمیناری تریش نەتوانین هەموو بەشەکان یەکلا بکەینەوە یان باسییان بکەین بۆ نمونە باس لە ئەو بەشەی کە پەیوەندی بە تیۆرێتیکەڵ باگراوند و بە توێژنەوەکانی پێشوو هەیە بۆ نمونە بەشەکانی نامەی ماستەر و دکتۆرا یان توێژینەوە کە چاپتەرەکان چۆن دەبێ بەڵام بە هەر حاڵ بە 2 ڕۆژ و بە و ساعتنی و ساعتنی و هەر دەتوانرێ ئەوەندە باز بکرێ ئەگەر ناوەکو خۆشی گوتی لە زۆر شوێن زۆر ڕەنگە ئامرازی تر هەبن بۆ کۆکردنەوەی داتا ڕەنگە باسمان لە چۆنیەتی دیزاینکردنی ئایتمەکانی ڕاپرسی و دیزاینکردنی پرسیارەکانی با بڵێن جۆرە جیاوازەکانی چاوپێککەوتن و ئۆبزەرویشن چێکلیست کە ئەوانەش گرنگن بەڵام بەهۆی کاتەکە ئەگەر بەڕێزێک پرسیاری دیاری کراوی هەیە ئێمە ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە وەردەگرین دوایی چەند پرسیارێکیش لە ناو چات بۆکس نووسرا ئەوانش ئاراستەی دەکەن یەکشت دەڵێم هەڵە تێگەیشتن زۆرە وەکو کاکتۆر زاناش گوتی بەڵام زۆر بە کورتی زۆر بەڕێز تا ئێستا جیاوازی لە نێوان داتا و زانیاری ناکە کە داتا لەگەڵ ئینفۆرمیشن یان داتا لەگەڵ ئینفۆرمیشن و نۆڵج بەڕێزان زۆر بە کورتی داتا با بڵێن کۆمەڵێک زانیاری کەڵەکە کراوی سەریەکە بەڵام هێشتا ڕێک نەخراوە نەبووتە زانیاری تۆ بەس کۆت کردوتەوە بەبێ ڕێکخستن بەبێ ئەوەی ڕێکی بخەیت دوای ئەوەی کە تۆ ڕێکی دەخەی لەسەر ئەو بنەمای ئەو پرەنسیپانەی کە تۆ هەڵت بژار بوو لەسەر بنەمای ئەو تیم و یان بیرۆکە و فکرانەی کە تۆ دادڕشتووە ڕێکی دەخەی ئەوجا دەبێتە با بڵێن زانیاری دوای ئەو زانیاریانەش تۆ ڕەنگە دەرەنجامێک شتێکت دەستکەوێ ئەوە دەبێتە ڕەنگە ببێتە معریفەیەک ببێتە نۆڵجێک بەس هەستم کرد ئەو ڕوونکردنەوەی زەروریە کاکتۆرزانە بە ڕوخسەت بەتاکید کاکتۆر پرسیارەکان مەجموعەیەک پێشتر تۆمار کراون ئەوانە دەکەین دوایی ئەو بەرزانەی دەستیان بەرز کردوتەوە ئەوانش ڕێگەیان دەدەن قسەی خۆیان بکەن بەڕێزێک بە ناوی دڵنیا ڕەئوف دەڵێ چۆن بزانین چ جۆرە داتا کۆلێکشن توڵێک بەکاربێنین کاک دکتۆر ئەوە یەکەچیانە یان لەسەر چ بنەمایەک توڵەکان هەڵدەبژێرین بۆ کۆکردنەوەی داتا ئەوە دڵنیا ڕەئوف مامۆستا ئیبراهیم دەڵێ باشتر نییە ئەگەر ڕاپرسیەکان یان ئایتمەکانی ناو ڕاپرسی تەرجمە بکرێن بۆ زمانی دایکی ئەوانەی کە توێژنەوەکان لەسەر جێبەجێ دەکەین بۆ ئەوەی هیچ با بڵێن ناتێگەیشتنێک هەڵە تێگەیشتنێک نەبێت چونکە ڕەنگە هەر هەڵە تێگەیشتنێک ببێتە هۆی کاریگەری نەرێنی لەسەر ئەنجامەکان دروست بکە ئایا تەرجەمەکردنەکە باشتر نییە هەر کاک ئیبراهیم وابزانم باسی دەڵێ ئەگەر بکرێ کاک دکتۆرزانە تیشک بخاتە سەر obligatory and volunteering subjects in terms of validity and reliability ئەگەر ئەو سێ پرسیارە وەڵام بدەینەوە دوای
کەسانی دەستیان بەرز کردوەوە هەندێک پرسیاری تریش ماوە کە دکتۆرزانە. زۆر باش کارتۆریان دەست خۆش بێ بۆ هەڵبژاردننی تووڵەکان بەڕێزان کەوتۆ لەسەر پەرپەسەکەی تۆ ئامانجت چییە؟ تۆتەوێت جۆرە کوالیتیتیڤ دیتا وەرگری کوانتیتیڤ دیتا وەرگری ئەوانە هەمووی بڵێن تاسیری هەیە لەسەر تووڵەکە ئاتۆ کوالیتیتیڤ دیتا وەرگری حتممە نەبێ چاپێککەوتن دەبێ بێ لانیکەم ئۆبزەرڤیشنت هەبێ یەک خاڵ کە زۆر گرنگە بەڕێزان ئەگەر پشت بە تەنها یەک شێوازی داتاکۆکردنەوە بەسی دایمەن سەرچەکە دەکەوتە ژێر پرسیارەوە کە ئەکرێ ینی ئەمە تپیکلی لە زمانەوانی کارێکی ئاڵین لانیکەم دوو باشترین چۆیزەوەی سێ توڵ بەکاربێنی بۆی ڤریفای ئەو داتای بکەی لەبەرەوە لێرە بەڕاستی یاسایەک نییە بڵێ ئەمە لەمەیە ئەبێت بڵین چاپێککەوتن بێ لەویتیانە ئەکرێ ڕاپرسی بێ بەقەدەوەی کە مەبەستی توێژینەوەکە بڕیاری لێدا. بۆ تەرجەمە مامۆستا ئیبراهیم بەڕێزان کەوتو لەسەر سروشتی و بابەتی کە توێژینەوەی لەیەکەی تۆگەر لە توێژینەوە لە بوارێک کاکەی کە تێگەیشتنی ئایتمەکە زۆر زەرورە کە تێبگات ئەکرێ بۆ ناکرێت تەرجەمەی بکەیت بەڵام ئەگەر لەسەر بابەتی زمانی ئینگلیزی و ئاستی زمانی ئینگلیزی و تێگەیشتنیان لە زمانی ئینگلیزیەوە لەوێ بەتاکی تەرجەمە زۆر زیان بەخشە بێ لە بریەوەی کە سوودی هەبێت. بەڕێزان بۆ مۆزوعی ئۆبلیگەتری و ئەوانە کە چۆن بتوانین ڕیسەرچێک ڤالید بێ و ڕێلایەبڵ بێ ئەتیکەڵ ئیشی و دوێنێ بە کورتی باسمان کرد ئەتیکەڵ ئیشی و ئەوەی لە بواری ئەتیکسا ینی بڵێن ئەوانی کە توێژینەوەی لەسەرەکەی ئەنۆنیمەس بن حتا ناوی زانکۆش ئەکرێ بە ئەلفەبێت ئیشارەتی پێ بکەی ئەکرێ قەیچەکە زانکۆ لە بەروی مؤسسەیەکی گەورەیە بەڵام ناوی شخصی تیانە بێ ناوی خوازراو بەکاربێنە کۆد بەکاربێنە ئەنۆنیمیتی کەکە لەو شتانێکە کە زۆر گرنگە بۆی کە ڕیسەرچێک بکە بە ڕێلایەبڵ یا بیکە بە ڤالید یەکێکی تر لەو شتانە کە وەکوتم ئەو ئایتمەی کە بۆ داتا کۆلەکشن بەکاری هێنی ئایا فعلەن گونجاوە بۆ مەبەستی کە تۆ پرسیاری لەسەر هەیە یا گونجاوە بۆ ئەو کێشەی کە تۆ دەوێت توێژینەوەی لەسەرکەی ئەوانە ینی هەنێک خاڵن بڵین کە زۆر گرنگە توێژەر خۆی بزانێت کە بە چ ڕێگایەک ینی هەڵبژاردن بڵێن هەڵبژاردن سامپڵەکە ڤۆڵەنتری بێ بە زۆر خەڵک نەکاتە ناو توێژینەوەکەەوە ئەمانە هەمووی کاریگەری زۆرە لەسەر بەرزکردنەوەی ڕادی ڤالەتی و ڕێلایەبڵەتی و چەندین فاکتەری ترژەیە کە تاکید دەتوانی لیستی بکەیت. زۆر باشە دەست خۆش کاکتۆرزانە با دوو بەڕێ زۆر گرن لەوانەیە دەستیان بەرز کردێتەوە کاک هێمن محەممەد کاک هێمن فەرموو دواییش کاک چاڵک. کاک هێمن مایکەکەت بکەوە فەرموو. ئەم کاتتان باشتر زۆر سپاس. کاک دکتۆر زۆر بە خێرایی دەستخۆشی لێکم پێشەم شتێ یەک پرسیار و دوو پێشنیاری بچووکم هەیە. پرسیارەکەم ئەوەیە ئێمە لە دیتا ئەنالسیسا شتێکمان هەیە پێوترێ یونیت ئۆف ئەنالسیس. ئایا ئێمە هەمیشە ئەتوانین بەپێی ئەوەی کە خۆمان نەمانەوێت فیمەکان ڕێک بخەین یاخود بۆ نمونە لەسەر ئەساسی فرێز بێ لەسەر ئەساسی ڕستە بێ لەسەر ئەساسی پارەگراف بێ ئایا چۆن ئەمە ڕێک بخەین؟ ئەمە پرسیارەکەم یعنی یونیت ئەنالسیس چۆن بێت لە دیتا ئەنالسیس. دوو پێشنیاری کورتیش زۆر بە خێرایی ئەوە بوو کە لە کوالیتیتیڤە ئێمە با بڵێن کۆمەڵێک بەرنامەمان هەیە عینی کوانتیتیڤ وەکو نیڤۆڤۆ کە زۆر یارمەتی دەدا لە ڕێخستنی فیمەکان و هەروەها بۆ بەشداربووەکانیش بۆ ئەوەی کە داتایەکی باشی دەست پێ بووی بایەستم بێتەوە وا باشترە شتێک لە بەرامبەری ئەو کاتێک کە بەشداربووەکە پێشکەشی تویەکە شتێکی بدرێتێ ئیتر ئایا گوڵێک بێ قەڵەمێک بێ $5 بێ هەر شتێک بێت لە شوێنی ئەو کاتەیە بۆ لەبەر ئەوەی داتایەکی ڕاستگۆیانەت پێشکەش بکات و کاتەکە نەکوژێت. زۆر سپاس. دەستت خۆش بێ مامۆستای من زۆر سپاس پرسیارەکەت و پێشنیارەکانت گەیشتن دەست خۆش. کاک چاڵک نووسراوە کاک چاڵک. سڵاوتان لەبێ کاک دکتۆر زاران کاک دکتۆر هیمداد. کاک دکتۆر زاران من یەک پرسیارێکم هەبوو لەسەر interpretation analysis and discussion. ئەم ینی لە کاتی دیسکشنی بە دەیتاکانە ئەو دەیتایەکە خۆت کردێتەوە زۆر جار بە interpretation شت باسەکرێ پاشان ئەچیتە سەر analysis ئەنجا ئەچیتە سەر discussion. ئەکرێ بە کورتیش بێ ینی جیاوازیەکی نێوان ئەم سیانەمان بۆ دەستنیشانکەی زۆر نەبێ. دەستت خۆش بێ زۆر سپاس. ئەوە دوو پرسیار بابی کەینە سێ پرسیار چکە پرسیار لە چاتەکەش نووسراوە. تریفە ئیبراهیم کە باسی جۆرەکانی سامپلینگت دەکرد دەپرسێ دەڵێ کامە جۆر لە هەمووی باشتر و گونجاوترە بۆ توێژینەوە جۆرەکانی سامپلینگ کاکتۆر.
ئەگەر ئەو سێ پرسیارێک کاکێ من و کاک چالاک و تریفەخان جواب دەیە و دوای پرسیاری تر دەکەی. زۆر سپاس کاکتۆریان بەنسبەت یونیت ئۆف ئەنالیسیس و بەڕێزە پرسیارێکی گرنگی وروژان بەڕاستی شتێکی تحدید نییە بڵێ ئیلا ئەبێ لەسەر ئاستی وەرد بێ لەسەر ئەساسی فرێز بێ یان ثیم بێ بەڵام زۆر گرنگە کۆنسیستنت بێ ینی کەنسیستنسی زۆر مهمە تۆ کە داتایەک ئەنالایزەکەی یەک جار یونیتێکت دانا بن ستەدیەکەم لەسەر ئاستی وەرد لێڤڵە یان لەسەر ئاستی فرێز لێڤڵە یان هەر بابەتێکی ترکە ئەیکەین ئەو یونیتە نەگۆڕیت ینی لەسەر ئەوە کەنسیستنت بی بڕۆی تا کۆتایی ئەگیناوە کوتر بوترێکە یونیتێک هەیە کە هەر ئەبێ ئەوە ئەفزەڵترە لەوکانی کە شتیوان نییە بەڵام کەنسیستنسی زۆر زۆر گرنگە ئەوە بۆ ئەو پرسیارەی بەمەبەستی ڕێوەردینەکە مامۆستای بەڕێز وڵا گەر پێش ئەوەی کە داتاکان لێوەرگری پێیان بڵێ ئەوەی تر خۆت بۆ خۆت کێشە بۆ خۆت دروستەکە ینی هینەکەت ئەتیکلی کوێشنە بڵە بێ بەڵام ئەگەر تەواو بوون و دوایی هەروەکو بۆ خۆشی بیانێتەوە بەتەکید شتێکی باشەکەیت و دڵیان خۆشەکەی بەتەکید شتێکی باشە. بەنسبەت مامۆستا چالاک دەست خۆش مامۆستاگیان ئینتەرپرتیشن و بڵێم دیسکشن و ئەنالیسیس ئینتەرپرتیشن تێگەیشتنی ڕیسەرچەرە بۆ ئەو داتایی کە هەیەی تێگەشتنی خۆی ینی ئەکرێن بەبێ ئەوەی کە ئیشارەت بە ئای بکە وەکو پرۆناون ئەکرێ بەڵە ڕیسەرچەر تێگەشتنی خۆی ئینتەرپرتیشنی خۆی وەکو ڕیسەرچەر چییە لەو داتایی کە کۆی کردوێتەوە ئەمە سێکشنی ئینتەرپرتیشن ئەنالیسیس زیاتر وەکوتم لە زمانەوانی کارێکیایە بە پرۆگرامێک ئێکەی یا بە شێوازێکی داڕێژرا و ئێکی ئۆڕەدی قەرارە داوەکە چۆن ئەنەلایزەکەی دیسکشن نەخێر تۆ ئەچیتە ناو چیەوە وەکوتم ڕێلێتی ثێرەتیکەڵ پارت و پراکتیکل پار دەکەی ڕێلێتی ڤاریبڵەکان دەکەی کە ئەمانە بەتاکید لە ئینتەرپرتیشنە وا ناکەیت چۆن لە ئینتەرپرتیشنە تەنها تێگەیشتنی خۆتە بۆ حاڵەکە. مامۆستا تریفە شێوازی سامپڵین وەڵای مامۆستاگیان شێوازێک نییە بە تهدید بەڵام زۆر مهمە ئاگاتان لێوێت کە ڕێنجی سامپڵین مهمە مامۆستایان ئەگەر بەڕێزان ئەگەر توژینەوەی کەیستەدی بوو بڵێن ڕێزەڵتەکەی جەنەرالایز مەکە ئەگەر تەنها لەسەر پۆلێک کردوتە مەڵێ هەموو جامیعەکە وایە هەموو کوردستان وایە ئەم جەنەرالایزیشنانە زۆر زۆر کێشەن ئاگات لێبێ بەقەت ژماری سامپڵەکەت طبعا تیپیکلی باسی حاڵی نموزەجیەکەم لە 120 ئەمە ئەکادمیکلی باسەکرێت لە 120 پۆپولیشنە بێ ئینڤستیگیت بکەیت بۆی کە بڵێن داتایەکی سامپڵێکی زۆر باشە دەستکەوێ بەڵام ئەمە تیپیکەڵە زۆر دەگمەنەگەینە ئەوە لە مقابلی ئەوەیە چیەکەین داتاکان بڵێن ڕێزەڵتەکان جەنەرالایز ناکەین بەوە حەلیەکەین کاڵێن تەنها ئەم گروپێکی ئێمە توێژینەوەمان لەسەر کردووە ئەم ئەنجامانی بەسەرا تەطبیقەکرێت. دەست خۆش کاک دکتۆر زانا هەندێک پرسیار تقریبا پێشتر وەڵامداوە چکە ئەو پرسیارە هاتووە بۆ نمونە دەڵێ کاک دلێر عەبدوڵڵا دەڵێ ئایا جۆری بەشداربووان لە کۆکردنەوەی داتا دەبێتە هۆی لاوازی توێژینەوەکە مامۆستا فەرهاد حەمە دەڵێ لە هەر بۆ نمونە بۆ ڕاپرسی بۆ کوێشنێر چەند بەشدار بوو باشە ئەوە دوو هەروەها هەمان پرسیار ئایا بۆ پریتست و فاینەڵ تست چەند بەشدار و بۆ باشە ئەگەر ئەو سێ پرسیارە بەیەکە وەڵام دەیە بەڵێ جۆری بەشدار بووان تەسیرەکاتە سەر کواڵەتی ڕیسێرچ بە دڵنیایی و مامۆستاگیان مامۆستا لێر بە تاکید تۆگەر شێوازی بەشدار بووکەت ڤۆڵەنتری نەبێ بە زۆر خەڵکت هێنابێتە ناوەوە لە سیاقێکی محدودا بڵند داتاکەت کۆکرد بێتەوە تاکید ڕیسێرچەکەت لاوازەکە ئەوە ینی زۆر زۆر وازەحە مامۆستاگیان مامۆستا حەمە چەند بەشدار بوو وەڵاو کوتم کەوتوتە سەرەوەی مامۆستا فەرهاد عەفوو مامۆستا فەرهادگیان چەند بەشدار بوو ئەو کەوتوتە سەر ئەو ئێریایی کە تۆ ئینڤستیگەیتی ئەەکەی ینی ئەگەر تۆ باسی هەموو قوتابخانەکانی کوردستانەکەی بەڕاستی پێویستە بە بەشداربوویکی زۆر زۆرە ینی بەڵام ئەگەر تەنها ڕیسێرچ سەر قوتابخانەیەکەکەی و کاتە ڕێنجەکەی یەتە خوارەوە کەمە بێتەوە بۆ پریتست و پۆستێستیش بەڕێزان هەروواهیە بەڵام عادەتەن ینی ئەو تارگێتت پۆپولیشنە با لە 5% کەمتر نەبێ ینی وەکو ئەکسپتەبڵ وەکو مینیمم ئەکسپتەبڵ نمبەر 5% ئەو تارگێتت پۆپولیشنی کەوتمان پۆپولی سامپڵ لە پۆپولیشن وەرەگرین لە 105 ئینڤستیگیت بکەی بگاتە لە 105 تر ینی you are on the safe side ینی ئاحتیادیە بەڵام وەکو ژمارە بەڕاستی کەوتۆتە سەر ئێریاکەی کە ئینڤستیگیتەکەی مامۆستاگیان دەستت خۆش بێ مامۆستا عالیە دەستی بەرز کردبەوە نازانم نەما لە لای من بەڵێ مامۆستا عالیە
فەرمۆ مامۆستا عالیە مایکەکەت بکە و قسە بکە پرسیارەکەت بە فەرمو. سلااوان لێبێ کاک دکتۆر سلااو لە جەنابیشت. سلااو لە کاک دکتۆر زاناش دەستان خۆش بێخوا کاک دکتۆر ئەمەش بەس مشکلەی سامپلیگمان هەیە بۆ نمونە دەمەوێت کاک دکتۆر تۆزێک ڕوونکردنەوەیکی باشتر بدا لەسەر سامپلینگ بۆ نمونە ئەگەر من بمەوێ مامۆستایانی ئامادەیی شاری هەولێر وەربگرن بۆ نمونە 150 کەس بی هەر 150 کەسی وەربگرن یان کەمتر لە 150. گەیشت مامۆستا دەست خۆش بێ. کاک ئارام محەممەد ڕەشید کاک ئارام مامۆستا ئارام فەرموو. هەلو دەستخۆشیتان لێ یەکەم کاک دکتۆرگیان بۆ ئەم سیمینارە بەڕاستی زۆر سوودمان لێبینی دەستان خۆش بێ بەس من یەکەم ڕۆژ پێم نەگەیشت نەمتوانی لە سیمیناری یەکەم بەشدار بم وتم ئەتوانم بە ڕیکۆردکراوی بیبینم. بەڵێ بە دڵنیاییەوە بۆتان هەر لێرە دایانێن هەر لە گروپەکان دایدنێن و بڵاوی دەکەینەوە سەرچە. زۆر باشە بەس لینکی یەکەم بە درەنگ بەدەست گەیشت دوای ئەوەی سیمینارەکە تەواو بوو بە سەعات داوای لێبوردن دەکەین بە تۆمارکراوی هەیە ئەکییت زۆر باشە بەس ناتوانین تازە بەشداری کەین لە سیمیناری یەکەمەوە نییە چالاکیەکە. بەڵێ تازەتەوە دەی دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ کاک دکتۆرزانە و بۆ جەنابتان بەڕاستی سوودی زۆر بوو زۆر سپاستان دەستان خۆش بێ. زۆر کاک چالاک دووبارە دەستی بەرز کردێتەوە ئۆبزان پرسیارێکی تری هەیە بە ئەویش وەرگرین. کاک چالاک مامۆستا چالاک فەرموو. زۆر باشە تا دێتەوە سەرخەت نازانم لە لای من نەما ئەگەر پرسیارێکی تر هەبێ بزانم لەوانەیە کە پێشتر نووسیویانە کاک ئیبراهیم پرسیارێکی تری کردووە دەڵێ ئەگەر زیاتر ڕوونکردنەوە بدەیت لەسەر research limitations یان ئەگەر کرا what exactly cross sectional studies mean. چێ دەستی بەرز کردێتەوە نازانم بەڕاستی نووسرایە ڕێڵمی لە چات بۆکس ناتوانین دەستت بەرزکەوە لەسەر وێنەکەی خۆت با بڵێن ئەگەر دەست بەرزکەوە تا بتوانم مایکەکەت بکەینەوە نازانم بەڕێزێک دەستی بەرز کردێتەوە لە چات بۆکس Realme X2 Pro ناوەکەی وایە ئەگەر لەسەر وێنەکەی خۆت یاعازەکە هەڵبژێری باشتر دیار دەبێت. مامۆستا دلێر دیسان دەستی بەرز کردەوە پرسیاری کرد بوو بەڵام با بفەرمی. مامۆستا دلێر فەرموو. زۆر سپاس دکتۆرجیان. کاک دکتۆر زاناجان ئاماژەت بە شتێک یاوەتە بۆ نمونە لە سامپڵەکە لەوانەیە کەسێکی تیا بێت هەمووی سەحی لێ بە یاخود ئەزانی بە ئیحمالی وەڵامی پرسیارەکانی یاوەتەوە ئەو ڕاپرسەی کە ئێمانەی ئەنجامی بدەین تەبانەوە زۆر ئەبینینەوە حاڵەتە ئەتوانین ئەوە ڕەفسکەین بۆ نمونە لە دە کەسا زانین کەسێک وایە ینی دڵنیان کە کەسێک وای کردووە ئەتوانین ڕەفسیکەین. دەست خۆش بێت کاک دکتۆرزانە ئەگەر جواب بدەیەوە فەرموو. دەست خۆش کاکتۆرگیان بەنسبەت مامۆستا عالیە مامۆستایانی هەولێر 150 کەس بن هەر 150 کەینەوە وەڵام مامۆستاگیان ناتوانێت شتی وا بکەی بەڕاستی زۆر ناڕەحەتە بێ هەموو پۆپولیشنەکە وەرگری وەک گوتمان تەنها سامپڵێک وەرەگری سامپڵەکە ئەکادمیکلی ئەگەر 5% بێت تەواوە ینی 5% بەشداربووەکان بێ ئەتوانی بە ڕێنجێکی ئەکسەپتەبڵی دابنێ لە زمانەوانی کارێکیە ئەکرێت لە فیلدەکانی ترا فەرقی هەبێ بەڵام زیاتر تا زیاتر بێت تەکید بڵێن دەرەنجامەکەت زیاتر ڕێلایەبڵە بێ و زیاتر پشت بەسراوە بێ بەڵام وەکوتم 5% بێت ئیتر ئەکسەپتەبڵە. مامۆستا ئیبراهیم لیمیتیشن بەرەزان هەموو ریسێرچێک لیمیتی خۆی هەیە تۆ ناتوانانی باسی هەموو ئەسپێکتەکانی بکەیت فۆکەڵ پۆینت هەیە لە ریسێرچە فۆکەسەکەیتە سەر ئەوە بۆ نام ریسێرچی من تەنها ڕەبتە بە خوێندکارانی خۆناغی چواری زمانی ئینگلیزی فلانە زانکۆ ئەوە لیمیتی خۆ دەکەی بۆی کە ئەم ڕیسەرچی خۆت جەنرالایز نەکرێت بۆ هەموو بوارەکانی تر. کروس سێکشنەڵ ئەستەدی مامۆستاگیان کروس سێکشنەڵ تۆ دوو شت هەیە دوو ئایتەمت هەیە مقارنەیانەکەی بڵێن لەسەر گروپێک بوون وونە گروپێکت بە شێوازێک دەرسی پێڵیتەوە دانێکی تریان بە شێوازێکی تر دەرسی پێڵیتەوە بە دوو تاریخی جیاواز یەک کروس سێکشنەڵ ئەستەدیەکە بزانی کاریگەری ئەم تیچین مێتۆدۆلۆژی لەسەر ئەم گروپە چییە
لەگەڵ ئەو گروپەی ترا ینی دوو گروپ ئەهێنی مقارنەیانەکەی ئەو پێوتر کرۆس سێکشنڵ ستەدی. مامۆستا دلێر سەبارەت بە ئێمالکردنی ئەوانە مامۆستاگیان وەکو داتا بەڵێ ئەتوانی بەڵام وەکو ڕیسێرچەر نەخێر ناتوانانی ڕەنگە چۆن بپرسی ئەمە چۆن لە شێوازی ئەنەلایزکردنی دەیتاکە ئەبێ بڵیت کە وەکو ڕیسێرچەر هەستم کردووە 5 کەس 7 کەس 10 کەس وەڵامیان بە عشوایی داوەتەوە ڕیپۆرتی بکە چەند کەس نیگەڕاندوتەوە هەر ڕیپۆرتی بکە بەڵام لە ناو داتاکەیە ئەتوانی فعلە نەزانی کاریگەری خراپی لەسەر داتاکەت هەیە ئەبێ ئەوکەی وەڵامە بێ خوێنەرەکە ئاگادار بێ کە تۆ چەند بڵێن ڕاپرسیت بڵاو کردوێتەوە نەگەڕاوەتەوە یان وەکو ئەو شێوازەیەکە بەڕست باست کرد. دەستخۆش تاکو ڕقەمەکان و ژمارەکان دوایی یەک بگرێتەوە تۆ دەڵێ بۆ نمونە سامپڵەکەم ئەوەندە ڕقەمەکان ئەگەر کەسێک تەمەشا بکە هۆکاری جیاوازەکە ئەوەیە کە هەندێکیان ڕەنگە چەند پرسیارێکیان وەڵام نەداوەتەوە یان وەکو خۆت گوتت هەندێکیان هەمووی یەسەیان هەمووینەوەی بۆی ڕقەمەکان دوایی یەکان گیر بێت. زۆر باشە دوو بەڕێزی تر کاک سامان مححمود با بفەرمێ دوایی کاک چاڵک دەستی بەرز کردێتەوە فەرم کاک سامان. دەستخۆشی لە کاک دکتۆرەکەم دەستخۆشیش لە لیژنەکەتانەکەم کە ئەم سمینارەتان ڕێخستووە. من ئەم نیۆڕۆتە ئەم ئیمێڵم بۆ هات کە بەشدار بم ئێتر نازانم دوێنێ بۆم نەهاتە بوو بۆیە سمیناری یەکەم بەشدار نەبووین. پرسیارێکم هەیە لە دکتۆر زانە بۆ نمونە تۆ کە کۆڕیلیشنەکەین بۆ شتێک بۆ نمونە داتاکانت هەیە داتایەکی هەیە زۆر زۆرە داتایەکی هەیە زۆر زۆر کەمە یعنی ئەو دوو بۆ نمونە لە نێوان 30 داتایشیان زۆر زۆر بەرزە داتایەکیان زۆر زۆر نزمە ئەوە چۆن چارەسەرەکەی تاوابووی مامۆستا خۆش بێ و لەش سابێ دکتۆریان. زۆر سپاس داوای لێ بردن نەکەن ئەگەر لینکەکە وەکو پێویست نەگەیە دیارە کێشەیەکە بۆ بەڵام وەکو گوتمان بە تۆمارکراوی هەیە دەکرێت دواتر بە ئاسوودەیی گوێی لە بەشی یەکەمیش بگریت. کاک چاڵک فەرموو سیاری دووەمت بکە. زۆر سپاس کاکی دکتۆر. کاک دکتۆر زانە پێم وابێ لە وەڵامی یەکێک لە بەشدار بووانە فەرمووت کە کۆکردنەوەی داتاکە یا پرسیار و وەڵامەکان بۆ نمونە وتت باشتر وایە بۆ خوێندکارانی زمانی ئینگلیزی پرسیار و وەڵامەکان یا کوێستچنەیەکان یا خۆت ئینتەرویو بە ئینگلیزی بکرێت. من تێبینیم هەبوو لەسەرم قسەی جەنابەت پێم وابێ بۆ ئاستە نزمەکانی خوێندکاران یان بۆ پۆلە ئاست نزمەکان بۆ ئامادەیەکان بۆ نمونە یا قۆناغی یەکەمی زانکۆ ئەکرێ ئەمە زۆر قورس بێ بۆ خوێندکار بتوانێت بە ئینگلیزیەکی ڕەوان بە ئینگلیزیەکی زۆر باش کە توێژەر بتوانێت سوودی لێ ببینێ بە تایبەت بۆ ئینتەرویو ئەکرێ بۆ کوێستچنەیە بڵێن مامۆستا خۆی لەگەڵیایە توێژەر خۆی لەگەڵیایە ئەگە پرسیارێک دروست بێ بۆ ڕۆژێ بتوانێت ڕوونکردنەوە بات بەڵام بۆ مەسلەی ئینتەرویو بە تایبەت بەڕاستی هەستەکەم زۆر قورسە بۆ خوێندکاری ئامادەی خۆمان تۆ بتوێ بە ئینگلیزی پرسیار و وەڵامی لەگەڵا بکەی داتایەکی باشی لێکۆ بکەیتەوە. من زۆر جاربینی مشمە لە زۆر پەیپەری جیهانیشا کە زمانی یەکەمی خوێندکار بەکار هاتووە چکەمە بۆ نمونە تۆ ئەتەوێت توێژینەوە بکەی لەسەر مۆتیڤیشنی خوێندکار بۆ فێربوونی زمان پێویستت بە کوالیتیتیڤ دەیتا هەیە ئەمە ڕەنگە زۆر قورس بێ بۆ خوێندکاری ئامادەی یا قۆناغی یەکیا تا دوی زانکۆش بتوانێت بە شێوازێکی ڕەوان وەڵام باتەوە کە لەو ئاستە بێت کە توێژەر سوودی لێ ببینێت. زۆر سپاس. دەست خۆش مامۆستا چاڵک. پرسیارێکی کۆتاییش بکەین کاک فەرهاد پرسیارێکی ناردووە بە ئینگلیزیەش. Should we take samples of the study participants randomly or there should be equal, for example, male and female? ئەوەش ئەگەر لەگەڵی تێکەڵکەی بەشێکمان وەڵام داوە بەڵام ئەو بەشەشی کە تایبەتە بە ڕەگەز یعنی ئایا دەبێ با بڵێن یەکسان بێ یان کێشە نییە؟ کاکتۆر گیانبار لەوەی مامۆستا چالاکەوە دەست پێ بکەم وڵا بە زۆر بە وردی منوتم پەیوەندی بە تۆپیکەکەەوەیە کە توێژینەوەی لەسەرەکەی شەرنی ئینگلیزی بێ ینی وەکوتم ئەگەر بوونمونەکەم کە هێنایەوە ئەگەر لەسەر ڕایتینی ئینگلیزی بێ لەسەر کۆنڤەرسێشنی ئینگلیزی بێ و کاتە حتممەە بێ بە ئینگلیزی بێ ئەگیناوەکوتر وەکو بەرەستانوتان ئەگەر لەسەر مۆتیڤیشنە زۆر زۆر ئاعتیادیە تەرجەمە بکەیت و هیچ کێشەشی نییە. مامۆستاگیان کۆریلیشن هەیە بەرزە هەیە نزمە مامۆستای بەڕێز ئەو پرۆگرامانە کە منی شارەتم پێدا هەمویان جۆرێک لە ئیکویشنیتیایە معادلیتایە بۆ ڕێکردنەوەی دەیتا هەنێک دەیتا هەیە جاری وایە بە ئاسانی ڕێک نابێتەوە بەڵام
کرێ کۆڕیلێت بکرێ لەبەرەوە ئەو پرۆگرامانە زۆربیان ئەو ئایتمەیان هەیە کە کۆڕێکشن و کۆڕیلێتی داتای بەرز و نزمەکات هەنەکە نەجار ڕووەدا لەوێ ئەتوانی حەلی بکەی زۆر ئاسانە. مەبەستی سامپڵین مێڵ و فیمێڵ مامۆساگیان دیسانەوە ئەچێتەوە سەر سروشتی توێژینەوەکە بەڵام عادەتەن کە توێژینەوەی ڕەبتی بە بڵین هەردوو جەندەرەکەەوە هەبێت تاکرێت توانی باڵانس بێت زۆر باشترە ئەکی ناوەکوتر ئەگەر پەیوەندی بە جەندەرەوە نەبوو گە جەندەر کاریگەری نەبوو لەسەری ئەوە ئاتیادی هەر با مێڵ وێ یا فیمێڵ بێ هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ زۆر بەڵام کۆمپلیت پیکچەرەکە لە باڵانسەکەیا دەرەکەوێت بەڕاستی. زۆر باشە. کەسی تر ئەگەر پرسیارێک هەبێ هاوکار ئەکرەم دەڵێ وێن کەنوی دەڵێ چ کاتێک دەتوانین ئەنجامەکە بە ستاتستیکلی سیگنیفیکەنت واتە لە ڕووی ئاماریەوە گرنگ و پەرچاوە چ کاتێک بەوە ئەوە دادەندرێ هاوکار ئەکرەم ئەوڵا ئەوەی نووسیوە. ئەگەر کەسی تر پرسیاری هەیە ئەگەر نا هەندێک شتی گشتی باز دەکەین هەر لەسەر توێژینەوە کاکتۆر ئەگەرەوە جواب بدەیەوە بەزە پرسیارە هەیە. بەڵێ مامۆستاگیان سیگنیفیکەنت ئەکەوێتە سەر پارامتری ڕیسێرچەر ینی تۆ خۆت دوێنێ باسمان کرد پارادایمەکانە بیر و بۆچوونە چۆنە ئەکرێت وەکو ڕیسێرچەر ڕێنجێک بە سیگنیفیکەنت بزانی لە ڕووی ستاتیستیکەوە مامۆسای بەڕێز ڕێنجێک نییە بڵێ ئەمە لە 100% لێرە بە دواوای ترێ بە سیگنیفیکەنت خوار ئەمە نابێ بە سیگنیفیکەنت لە پیڤالیوە هەمانە بەڕێزان بەڵام لە ڕێزەڵتا نیمانە لە ڕێزەڵتا ئەو شتەمانیە کەوتوتە سەر پەرپەسی ڕیسێرچەرەکە کەوتوتە سەرەوەی کە تۆ بە دایرێکشتێک لە توێژینەوەکە ئەڕوانی هەر ئەوەش برارەیە لەسەرەوەی کە ئایا ئەو ئەنجامەی تۆ سیگنیفیکەنتە یانە. دەستت خۆش بێت دەست خۆش کاکتۆرزانە نازانم کاک چاڵک پرسیارت ماوە دەستت نهاتۆتە خوارێ عالیە پرسیارت ماوە دەستان نهاتۆتە خوارێ ئەگەر من تەواو کاکتۆر دەست خۆش بێت لەبیری چۆ دەست بێنە خوارێ دەست دابەزێنەکە مامۆستا عالیە پرسیارت هەیە؟ بەڵێ فەرموو کاک دکتۆر ئەزێت شتان دەدەم وەلەو دونیا کاک دکتۆر زانا باسیەوەی کرد کو ڕیلایبلیتی و ڤالیدیتی لۆ توولەکان دەکەی بەس هێشتا زۆر ڕوو نییە مەسەلەن ئەمن ئەگەر بمەوێ بە خۆم دیڤلۆپی کوێشنەریەکی بکەم ئەو ڕیلایبلیتی و ڤالیدیتیە تۆزێک زەحمەت بۆ لە کوێمە ئەگەر هەندێک ڕوو کاتۆلمە دەست خۆشبی گەیشت بەڕێزێک پرسیتی ئایا دەتوانین سلایدەکانمان دەستکەوێت بەڵێ وعدماندا ئینشاڵڵا لەگەر لینکەکان دوایی لە بۆتان دەنێرین یان ئەم شەو درەنگ یان بەیانی هەتا پێشنێوەڕۆ ئینشاڵڵا هەردوو لینکەکە و سلایدەکانیشتان بەدەست دەگا. کاگی برایم پرسیارێکی تری نردووە هاو دەست دە homogeneous ئەو های نووسیە homogeneity of the participants affect the data. لەوەی مامۆستا براهیمەوە دەست پێ بکەین هۆمۆژینی کاتێک تۆپیکە ڕیلێتە بە جەندەرەوە ئەو کاتە بە تاکی تاسیری هەیە یەکسەر پرسیارێکەوێتە سەر کە ئەمە بۆ تەنها لە یەک جەندەرە بۆ ئەوی تریانیتیان نیە. مامۆستا عالیگیان ڤاڵێتی و ڕیلایبڵێتی ئەگەر بتوانی ئەگەر خۆت بتەوێت لە ڕینێک لە سکراچەوە دەست پێ بکەیت لە سفرەوە من دایما ینی ئەم پێشنیارم هەیە بۆ توێژەران کە زۆر ناڕەحەتە تۆ بتوانی بڵێن کوێشنێرێک یان ئەوەیەک لە سکراچەوە لە سفرەوە دەست پێ بکەیت با دایمە فرێموەرکێکتان هەبێت لە فرێموەرکەکەەوە گۆڕانکاری بکەن لۆکەڵایزیکەن دەستکاریکەن چەند هەنگاوێک هەیە لەوانە جووری دوێنێ باسمان کرد جووری مەمبەر ئەکسپەرت باسی بکات دوای پایلەتی بکەیت پایلەتکردن زۆر شتی بۆ ڕوونەکاتەوە کە بە قسە ڕوونابێتەوە لە واقعەکە ڕوونەبێتەوە ئەگەر پایلۆتی کرد و ئینسترومنتال تستت کرد بەسەر سامپڵێک کاتالبیقت کرد دەرەکەوێ بۆ شایەکانی لەکوێیە بەپێ ئەوە دووبارە دەستکاریەکەیتەوە ئەو کۆمەڵە خاڵی ترکە باسمان کرد لە ناو بۆ کۆنتێنتی ڕاپرسیەکەت ڕەبتی بە پرسیارەکانەوە هەبێ ڕەبتی بە گریمانەکانەوە هەبێ ئەمە هەموو ئەو خاڵانن کە واکا کە ڕیسەرچێک ڕیلایبڵ بێ و ڤاڵید بێ. دەست خۆش کاک دکتۆرزانە زۆر باشە. مامۆستا سۆما دەپرسێ کە ئەگەر بۆ لیتریچەر ریڤیو لە بواری ئەپلاید لینگویستیکس چەند هەبێ باشە ئایا چاپتەرێک تەرخان دەکرێت یان وەکو بەشێکە ئەگەر بەرک نەبێت تەرخانکردنی یەک چاپتەر دەربارەی لیتریچەر ریڤیو بۆ زمانەوانی کارەچی تا چەند پێویستە؟
دەستخۆش مامۆستا سۆما شتێکی زۆر زۆر گرنگی وروژان کە من دامە بۆ چوونێکی تۆزێک جیاوازم هەیە بە حکمی ئەو ڕێسەرچانی دەرەوە گەر سەیریکەن بەڕاستی لە زمانی ئەوانی کارێکیە پێویست ناکات چاپتەرێکە دەبێ ناوی لیتریچە ڕیڤیو بێ theoretical background زۆر زۆر زەرورە هەبێت بەڵام ئەوەی کە پێوترێت لیتریچە ڕیڤیو بۆ بواری زمانمانی کارێکی ئێمە سێکشنێکمان هەیە لەو بوارەیە پێوترێ previous studies یان outline of related studies ئەوە زۆر گرنگە 2 پیجە 3 پیجە چنێک دانی داینە سێکشنێک بەڵام تۆ چاپترێک ناوبنی لیتریچە ڕیڤیو نە لە ناو بواری زمانەوانی کارێکیە شتیوە بڵێن زۆر کۆمۆنە ئەکرێ هەنێک ڕسێرچەر خۆی بیکات بەڵام زیاتر لە بواری زمانەوانی کارێکیە ئەوەی کە پێوتێت theoretical background theoretical framework theoretical review ئەمانە وەکو تایتڵی چاپتەر بەکارێن لە ناوەوە سێکشنێکمان هەیە پێوترێ outline of previous studies major previous studies major related studies ئەمە زۆر گرنگە ئەبێ خوێنەر ئەبێ توێژەر ئاگای لەو ڕسەرچانە بێ کە نزیکە لەوەی خۆیەوە بەڵام نەچێت چاپتەرێک هەمووی لەسەر ئەوەدانێ چکە بەڕاستی مانای لیتریچە ڕیڤیو خۆی ئەوەیە جاتووە گەر بتەوێت لە ناو لیتریچە ڕیڤیوە ڕیڤیوی تێرمەکان بکەی ئەو ینی خۆی بۆ خۆی کێشەیە بەڕاستی لەبەرەوە من زۆر جارە و بۆ چوونە باسەکەم کە پێویست ناکات چاپتەرت هەبێ ناوی لیتریچە ڕیڤیو بێ بەڵام گرنگە سێکشنێکت هەبێ ئاوتلاینی ئەو ستەدیانەکە کە نزیکە لەوەی تۆوە کە گاپەکەت بۆ دەرەخات دەست خۆش بێ زۆر باشە هەر لەسەر ئەوەی previous study واتە توێژنەوەکانی پێشوو ئەویش چەند جۆرێکی هەیە بە ڕوخسەتی دکتۆرزانە ئەندێک شت دەڵێن بەڕێزان مەسەلەی با بڵێن خستنە ڕووی توێژنەوەکانی پێشوو هۆکارێکی هەیە تۆ دەتەوێت بزانی توێژنەوەکانی پێشوو لە ژینگەی جۆرا و جۆر لە وڵاتی جۆرا و جۆر لە کاتی جۆرا و جۆر لەسەر بابەتێک کە پەیوەست بێ یان نزیک بێ لە ڤاریبڵەکانی تۆ یان یەکێک لە ڤاریبڵەکانی تۆ ئەوە زۆر زەڕوریە تاکو بزانی با بڵێن هەم بە خەڵکەکە بڵێ کە تۆ ئاگاداری ئەو شتانە کراون هەمیش ئەگەر کەلێنێکە بوو گاپێکە بوو دۆزیتەوە تۆ بتانی وەکو پاساوێک بۆ ئەنجامدانی ئەو توێژنەوەی خۆت بەکاری بێنی خستنە ڕووی ئەو توێژنەوانەی پێشوو ئەو مەبەستانەی هەیە تا بزانی لەکوێ گاپێک هەیە لەکوێ کەلێنێکەیە ئایا ئەو توێژنەوەی تۆ ئەنجامی دەدەی دەبێتە هۆی ئیزافەیەک دەبێتە هۆی پڕکردنەوەیەک یان هەر دوپلیکیت و دووبارەی شوێنێکی ترە تۆ دەتەوێت بزانی لێرەش دەبێ یان نا چکە بەڕاستی توێژنەوەکانی پێشوو دەکرێت لەسەر ئەساسی کیوێردەکانی تایتڵەکە تەڵیبژێری و شەر سەرچیەکان لە ناو تایتڵت چییە چکە باوەڕ ناکەم ینی تایتڵ ینی توێژینەوە هەبێ هەمان تایتڵی توێژینەوەکەی تۆ بێ لەبەر ئەوە تۆ دەبێت بەشێک لە تایتڵەکەت لەو توێژنەوە هەبێ دەکرێت ئەوە بە شێوەی تیم بە شێوەی ڤاریبڵ بە شێوەی ئەپرۆچ یان ئەو مۆدڵی کە بەکارت هێناوە ڕێکی بخەیت من پێم وایە ئەو بۆ هەموو توێژینەوەیەک ئەو بەشە زەڕوریە کە هەبێ کە پێی دەڵێن توێژینەوەکانی پێشویان دراسات سابقە previous studies بەڵام ڕەنگە زۆری و کەمی لە بوارێک بۆ بوارێک بگۆڕێ من پێم وایە ئەگەر لە بواری زمانەوانی بەگشتی یان زمانەوانی کارەچیش بۆ توێژینەوەی ئاسایی ڕەنگە 5-6 دانەیە کافی بێ بەڵام بۆ نامەیەکی ماستەر بۆ نامەیەکی دکتۆرا بەڕای من ئەگەر زیاتر بێ ڕەنگە باشتر بێ بەڵام دەبێ هەڵبژاردننی ئەو توێژینەوانە لەسەر ئەساسی چەند پێوەرێک بێت تۆ ڕەنگە توێژینەوە لە بوارێک بکەی 50 توێژینەوەی تر نزیک لەوە کراوە بەڵام خۆ ناکرێ هەر 50 باز بکەیت تۆ دەبێ هەڵبژاردنەکەشت وەکو جۆری داتایەکە و جۆری سامپڵەکان گوتمان دەبێ ڕەنگە زۆربەی پێرپسیف بێ مەبەستت بێ تۆ لە چەند ساڵێکی جیاجیا توێژنەوە هەڵبژێری لە چەند وڵاتێکی جیاجیا لە چەند کۆنتێکستێکی جیاجیا بۆ نمونە لە قوتابخانە لە زانکۆ لە خوێندن بۆ نمونە لە وڵاتانی دەوروبەر لە وڵاتانی کیشوەرەکانی تر یان لە ناوخۆ ئەگەر هەبێ واتە دەبێ فرەجۆریەک هەبێ لەناو ئەو توێژینەوانەی هەڵدەبژێرێ ئەگەر بۆ نمونە 6 توێژینەوە هەڵبژار ناکرێ 3 توێژینەوەیان لە 2020 بێ توێژنەوەیەک لە 2019 بێ توێژنەوەیکی لە 2010 دەبێ با ڕێنجی ساڵەکانت دیاریکراوە ناکرێ هەمووی 3 دانیان لە 5 دانیان لە وڵاتی ئیران بێ 2 دانەشیان لە تورکیا بێ با هەم لە ڕووی جوگرافی هەم لە ڕووی زەمەنی کاتی ئەوانە توێژینەوەکانی پێشوت جۆرا و جۆر و فرەجۆر بن تا هەم بۆ خۆت ئاسوودە دەبی کە تۆ ئاگداری هەم بۆ خوێنەریش دەزانێت کە تۆ بەو گەڕانە ماندوو بووی دەزانێت کە تۆ پاساوی گونجاوت هەیە بۆ ئەو توێژینەوەیە
ئەنجام بدەیت پێم وابوو ئەوە زەروریە کاکتۆرزانە دەست خۆش بێ دەست خۆش بێ کاکتۆریان ئەگەر کەسێکی تر پرسیاری هەیە ئێمە پێنج خولەکێک ڕەنگە کاتمان مابێ ئەگەر نا کۆتایی پێدێنین بەڕاستی زۆر زۆر سوپاس بە ناوی ئەکادمیای مەگامایند پلس بۆ بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر کاک دکتۆر زانە مححمود حەسەن لە زانکۆی سلێمانی کە لە بەشی زمانی ئینگلیزیە بەڵام ئێستا بەڕێوبەری سنتەری زمان و کللتوری زانکۆیە زۆر سپاس بۆ ئەو کاتێک کە بە ئێمەت بەخشی دوو شەو لەسەریەک بۆ ماوەی 3 ساعات لە خزمەت ئێوەی بەڕێزدا بووین بۆ ئەوەی باس لە هەندێک لە هەنگاوەکان و هەندێک لە بەشە گرنگەکانی توێژینەوە بکەین بەڵام توێژینەوە بە تایبەتیش لە بواری زمانەوانی کارەچی لە بواری وانەوتنەوەی ئینگلیزی وەکو زمانی دووەم یان وەکو زمانی بێگانە یان هەروتنەوەی زمان بە شێوەیەکی گشتی زۆر سپاس بۆ بەشداربوانی بەڕێز کە دوو ڕۆژە لەگەڵمانن زۆر سپاس بۆ برادرانی ئەکادیمیا مامۆستا شەماڵ فرمێسخان کە پشتیوان کە هەم لە دیزاینکردن و ئامادەکردنی گرۆپەکان و فۆرمەکان و دواتریش لە تۆمارکردن و دواتریش ئامادەکردنی لینکەکان و ئەوانەی تر هاوکار بوون زۆر سپاس دووبارە بۆ پێشنیاز و بۆ پرسیار و بۆ سەرنجەکانتان کە بۆ هۆی زیاتر دەوڵەمەندکردنی بابەتەکە ئینشاءڵڵا لە هەفتەکانی داهاتوو لە ڕۆژانی داهاتوو لە چاڵەچەکانی تر ئاگدارتان دەکەینەوە کاک دکتۆرزانە دووبارە زۆر سپاس دەکەین ئەگەر وشەی کۆتایی هەبێ ئەگەر ناکۆتایی پێدێن زۆر سپاس کاکتۆریان زۆر سپاس بۆ بەڕێستان کە بەڕاستی بە خەمی ئەم جۆرە کێشانەوەن زۆر سپاس بۆ ئەکادیمای مێگاما کە پلس کە ئێتیمان بەم بابەتانەیە زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی فرسەتێک بوو لەوەی کە کۆمەڵێک توێژەری بۆ کۆمەڵێک توێژەری تر ئاشنا بین دەستان خۆش بێ و ڕێزمەیە بۆ هەموو لایەک دووبارە زۆر سپاس شەوێکی شاد بۆ هەموو لایەک و ئاگداری خۆتان بن ئینشاڵڵا لە ڕێی گروپەکان و لە ڕێی ئیمێڵەکانەوە ئاگدارتان دەکەینەوە کاتێک کە لینک و سلایدەکان ئامادە بوون لە زووترین کات ئینشاڵڵا بۆتان دەنێرێت دەستان خۆش و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بە ڕوخسەتتان کۆبنەوەکە کۆتایی پێدێنین